لەگەڵ ئەوەی کە مانگێک زیاتر دەبێت ساڵی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە، بەڵام تاوەکو ئێستا لە ناوەندەکان بەشی زۆری ناوەندەکانی خوێندن لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی و هەروەها پارێزگای هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین دەستی پێ نەکردووە. تەنها ژمارەیەک لە خوێندنگاکان کەوانەی پۆلی 12 تێدا دەوترێتەوە، پۆلی 1 و 2 خوێندنیان دەست پێ نەکردووە. لە هەمان کاتیشدا بۆ خوێندکارانی خۆناغی 11 تا 3 تاوەکو 11 بە هەمان شێوە خوێندنی ئەلکترۆنی ئۆنلاین لە بەشی زۆری خوێندنگاکان دەستی پێ نەکردووە. پلانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی و بەڕێوەبەرایەتیەکانی دیکە چییە بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن؟ ئەما تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. لە تەوەری دووهەمی بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر کارەکانی پزیشکی دادوەری لە ناو هەرێمی کوردستان، بەشی زۆری ئەو کەیسانەی کە دەڵێن ڕوبەڕوومان دەبێتەوە دەستدرێژی سێکسی و هەروەها پشکنینی پەردەی کچێنێتیە بۆ ئەوانەی کە هاوسەرگیریان کردووە یاخود هەندێک کەسی دیکە دەیانەوێت بۆی هەندێک ڕووداوە ئەو پشکنینیانە بکەن. چی بکەین بۆ ئەوەی ئەم هۆشیاریە لە ناو تاکەکانی کۆمەلگادا هەبێت و ئەرکی لایەنە جیاوازەکان بە تایبەتی وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا لەمڕۆوە چییە؟ لە کۆتاتەوەری بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی کاری ڕاگەیاندن یاخود کاریگەری ڕاگەیاندن لەسەر گەنجان. ئێستا هەندێک کەناڵی تەنانەت ئاسمانیش لە ناو هەرێمی کوردستان دروست بوون کە زۆر کەس دەڵێن کاریگەریەکی زۆر خراپیان بە ئاراستەکردنی گەنجان هەیە بە هەندێک دیوی و بابەت و نەریتی کۆمەڵایەتی کە دوورن لە ڕەفتاری کورد. کەناڵەکانیش دەڵێن ئەی لەم کات و زروفەدا کە چەندین قەیران هەیە، قەیرانی تەندروستی، قەیرانی سیاسی، قەیرانی دارایی، خۆ نابێ ئێمە شۆک و کەناڵەکانی هەواڵ دیسان چەند خەبەرێکی ناخۆش بە خەڵک دەدەین، دەبێ هەندێک بابەتی تەرفیهی بە خەڵک بدەین. ئەرکی کەناڵەکانی ڕاگەیاندن لە پێگەیاندنی گەنجان و لە ئاراستیکردنی گەنجان چییە؟ ڕۆژتان باش، من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ڕۆتان پێشکەش دەکەین. ئەم سێتەوەرە سەرەکیە دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین و لە هەمان کاتیشدا چەند بڕکەیەکی دیکەی جیاوازیشمان لە بەرنامەکە دەبێت و بۆ ماوەی 1 ساعت و نیو لەگەڵتان دەبین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر پلانەکانی خوێندن. تاوکو ئێستا لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی پەروەردە بەرپرسانی پەروەردە بۆیان دەکەم تەرخەمن بەرامبەر بە پرۆسەی خوێندن. لە ساڵی 2014ەوە تاوکو ئێستا ساڵی تێپەڕاندنی خوێندن بۆ لە هەرێمی کوردستان. زۆر کەس دەڵێن نەوەیەک پێگەێنراوە کە هیچ بابەتێکی زانستیان پێ نییە. نەوەیەک پێگەێنراوە کە مەترسێکی گەورەی داڕمانی پەروەردە هەیە. پسپۆڕانی پەروەردە چەندین جارە گفتوگۆ و قسەیان لەسەر ئەم بابەتە کردووە، بەڵام لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی پێویست ناتوانێتە سەرهێڵ و کارێکی ئەوتویان نەکردووە کە گوێ بەم بابەتە نەدرێت بەپێی پێویست هەوڵ بە ناوەندەکانی خوێندن بکرێنەوە. ساڵی ڕابردووە وەزارەتی پەروەردە بڕیاریدا کە خوێندنی ئینگلیزی لە ناوەندەکانی خوێندن لە حکوومیەکان نەمێنێت. هەموو خوێندنگا حکوومیانەی کە ئینگلیزی بوون دای خست گوتی هەنگاویش دەنین بۆ خوێندنگا نەحکوومیەکان کە هەمان کار بکەن، بەڵام نەیان کرد. ئەم ساڵ خوێندن دەڵێن بە ئەلکترۆنی ئۆنلاین بێدەبێت لە خوێندنگا حکوومیەکان، بەڵام خوێندنگا ئەهلیەکان و پەیمانگا ئەهلیەکان دەرگاکانیان کراوەتەوە. ئەمە ڕەواج پێدانی خوێندنگا نەحکوومی و ئەهلیەکان نییە. وەزارەتی پەروەردە ئەم هەموو ساڵی تێپەڕاندووە بەو شێوەیە خوێندن. 2 ساڵیشە دەڵێن ڕەواج بۆ خوێندنگا نەحکوومیەکان دروستەکە. ئایا کەرتی پەروەردە لە سێکتەری حکوومیدا فەشەلی هێناوە؟ دەبێ هەموو کەس پەران باتە پەروەردەی ناحکوومی و ئەهلیەکان؟ ئەی بە گیرفانی بەتاڵەوە ئەم کارە دەکرێت کە موچە نەدرێت و بەم شێوەیە وەزع بێ؟ وە گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتانە میوانداری بەڕێز مامۆستا حەوێز محەممەدمان کردووە کە سەرپەرشتیاری یەکەمە لە پەروەردەی ڕۆژئاوایی سلێمانی. مامۆستا ڕۆژ باش. ڕۆژ باش و دەستان خۆش بێ. سپاس بۆ جەنابت. سپاس دەکەم. مامۆستا باس سەرەتا لەو بابەتەوە دەست پێ بکەم. ترسێکی گەورە هەیە لە داڕمانی کەرتی پەروەردە لە کەرتی حکوومیدا. ئەو ترسە لای ئێوەش هەیە لەسەرەوەی کە 4 ساڵە خوێندن تێدەتەپەڕێنرێت و ئەمە 2 ساڵە دەڵێن وەزارەتی پەروەردە ڕەواج بۆ خوێندنگا ناحکوومی و ئەهلیەکان پەیدا دەکات؟ بەڵێ سوپاس بۆ جەنابتان بەیانی بینەران باش. ئومێ دەکەم کە هەموو لایەک تەندروست باش بن، پشتیوان بەخوای گەورە. دیارە سەرەتایی
ئاماژەکانی جەنابەت کە باست کرد بە قەنەعەتی من بەو شێوەیە نییە کە حکوومەتی هەرێم یاخود وزارەتی پەروەردە ڕەواج بدا بە ئەهلیەکان و کەرتی گشتیش بە یەکجاری فرامۆشکە قەوای نابینم من بەڵام خۆ ئەگەر بە دیوەکەی تریشا سەیری بکەین وەکو وڵاتانی دنیا کەرتی تایبەتی ژڕۆڵی خۆی ببینێت لە ناو سێکتەری پەروەردەدا شتێکی گونجاو بەڵام بابینەوە سەر کەرتی گشتیەکەی کە جەناب باست کرد خۆ دەزانی ئێمە بۆ ساڵی خوێندنی 2021 لە ڕۆژی 27 زەنگی خوێندن لێدراوە بە نیسبەت پۆلەکانی پۆلی 12 لە قۆناغی ئامادەی و بڕیار بوو کە لە ڕۆژی دەیش قۆناغی بنەرتی پۆلی 1 و 2 بچنەوە ناوەندەکانی خوێندن لە پارێزگای سلێمانیدارە ڕۆژی 27 زەنگی خوێندن لێدرا بە ئامادەبوانی بە ئامادەبوونی بەرپرسانی حکومی پەروەردەیی و ئەتوانم بڵێم تا حدێک هەندێک لە قوتابخانەکان دەستیان کرد بە خوێندن لە ناوەندەکانی خۆیاندا دواتر کە گەشتە ڕۆژی دەیدا بەداخەوە پۆلەکانی 1 و 2 نەتوانرا بچن ناو پۆلەکانی خوێندنەوە داتایکت لایە چەند خوێندنگای پۆلی 12 وانە دەخوێنن لە ناو شاری سلێمانی و چەند خوێندنگای لە پۆلی 1 و 2 بنەڕەتی وانە دەخوێنن بە تهدید لە پەرۆدی ڕۆژاوە ئێمە نزیکی حەوت ئامادەیمان هەیە لەو حەوت ئامادەیە لە سەرتاوە توانم بڵێم نزیکی 40 تا 50 ئامادەیان داوامی دەست پێ کرد بوو ئەتوان بڵم زۆرینەی داوامی دەست پێ کرد بوو بەڵام بەداخەوە لە دواوەی کە کەوتینە ڕۆژی دەیدا کە ئەبووە 1 و 2 کام بچنەوە ناوەندەکانی خوێندن ئەوانیش تۆزێک ئەتوانم بڵم پاشکشیان کردو ناڵم هەر نییە بەڵام زۆر کەمە داوامکردن و پۆلەکانی 1 و 2 بەداخەوە کە لە هیچ قوتابخانێکتوانم بڵێم سیارم بکەمەوە جارێکی دیکە لە 2014ەوە تاوەکو ئێستا ساڵی تێپەڕاندنی خوێندن بۆ ئەنجاگەر بۆ ڕوون بکەمەوە بەوەستم ئەوەیە ینی ئەمە 6 ساڵە ساڵی تێپەڕاندنی خوێندنە 2 ساڵیشە بە بڕیارەکانی وەزارەتی پەروەردە ساڵی ڕابردوو کە خوێندی ئینگلیزیان لە ناوەندە حکومیەکان ڕاگرت ناوەندە ئەهلیەکان دیسە هەر خوێندنی ئینگلیزیان مایەوە ئەم ساڵیش دەرگای خوێندنگا حکومیەکان داخراوە بەڵام خوێندنگا ئەهلیەکان دەوامیان هەیە ئەی ئەمە ڕواج پێدان دەبێ من لەگەڵتم کە ئەڵێم چەندین ساڵمێ ساڵ بەڕێکردنە بەڵام دیارە ئەم ساڵ بەڕێکردنەش ئەتوانین بڵین لە سامەسەن ساڵی پار ساڵی خوێندنی 2019 خۆ دەزانی بەهۆی نەخۆشی کۆرۆناوە ئێمە تا 25 دو داوامان کرد لە 25 دو بە دواوە خوێندن وەستاوە بەڵام بۆ ئەوی کە ساڵە لە چیز خوێندکار نەفەوتی هەر چۆنێ بڕۆشەوە بەڵام فعلەن وایە دەبێ وەزارەتی پەروەردە بیرێ بکاتەوە پلانێکی گشتگیرمان هەبێ بەڕاستی کە پەروەردە منیش ئەڵێم تووشی قەیران بووە ئەنجا چ قەیرانێک کە بەداخەوە ئەم نەخۆشی کۆرۆنایە کە ژیانی هەموو خەڵکی تێک داوە بەڵام خۆ پێش نەخۆشی کۆرۆناش بەڕاستی ساڵی وا هەبوو کە نەمانتوانی وەکو پێویست بگەینە ئەو خواست و ئامانجی کە ئێمە وەکو پەروەردەکاران دەمانوێت من پێم وایە کاغڕبین فاکتەری هەرێ ڕئیسی ئەم وەزعە بەدەل لە نەخۆشی کۆرۆنا مەسلەی دابینکردنی بژێ و موچەی مامۆستایانە بەڕاستی ئەمە یەکێکە لە هەرێ هۆکارە بەهێزەکان ئێمە ڕۆژان لە دایرە دەوامەکەین و مامۆسانی بەڕێز ئەبینین و بەڕێوەبەر عزیزەکان ئەبینین ئەمانە هەمووی گلەی و گازندەی وەزعی خراپی اقتصادی باری ژیانی گوزەرانی مامۆستایەوەی کردووە من پێم وایە ئەمە حەلەقەیەکە بەندە بەیەکەوە پێویست پێش هەموو شتێک بە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە بیر لە بژێوی و ژیان و گوزەرانی مامۆستا بکاتەوە مە خاڵێکی وەرچەرخانە خاڵێکی تریش بەڕاستی دەبێ تۆ ئەگەر بڕیارە کەرتی تایبەت کەوەکو جەنابەت باست کرد ڕۆڵی هەبێ ئەبێ بە تەواوەتی ڕۆڵی تەواوی بدەیتێ بۆی بتوانی شان بەشانی کەرتی تایبەت کەرتی گشتی کار بکە نەخوا نەخواستە کەرتی گشتی بەڵام کە ئێستا کەرتی گشتی لەم سنوورەیە تووشی مەشاکیلی داوام نەکردن بووە ڕوبەڕووی بایکۆتی مامۆسایان بۆتەوە بایکۆتی مامۆسایانی دیارە لە قی سلێمانیەتی مامۆسانی کوردستان بەیان نامی دەرکردووە کە مانگت نییە ناڕزاییەک دەربڕێ بە حکوومەت بڵێ بە وەزارەتی پەروەردە بڵێ ئێمە کێشەکانی مامۆستایانی ئێمە 1 و 2 ئەمانەمان بۆ چارە سەرکەن کە بە قەنەعەتی من دەبوایە هەر یەکەم ڕۆژ یاخود چەند ڕۆژێک دواوە وەزارەتی پەروەردە لەگەڵی مامۆسایانی کوردستان حیوارێکی ڕاستەوخۆی بکردایە حکوومەتی هەرێم حیوارێکی ڕاستەوخۆی ڕێکخراوێکە ڕاستە ئارەزوو ئەندام بوون لە ناوێکی مامۆسایانی کوردستانە ئارەزوو مندانەیە بەڵام
ئەندامێکی زۆر لە یەکێتی مامۆسایانی کوردستانی لە خستێمانی لە خۆ گرتووە لەبەرەوە بەڕاستی گیر و گرفتەکان و خاڵێکی تریش کار بکرایە بۆ چارەسەرکردنی ژیان و گوزەرانی مامۆس پێم وایە تەڵەبی ئەکسەریەتی مامۆسایان و بە پێی بڕیاری ڕاگەیاندنەکەی یەکێتی مامۆسایانی کوردستان داوای ئەوەیان کردووە کە لە 30 ڕۆژە موچەی هەمی مامۆسایان بدرێ من پێم وایە ئەمە ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان بیرێکی لێ بکاتەوانی و بڕای لەسەر چکە خۆ دەزانی ئەفم ئەگەر بۆ تەواوکەم سێکتەری پەروەردە ینی سێکتەری ژیان سێکتەری پەروەردە واتە سێکتەری ژیان مەسەلەن ئەو بەڕێزانی کە ئێستا دکتۆرن ئەو بەڕێزانی کە ئێستا مهندسن و بەڕێزانی کە کار بەس هەمووی خوێنکار بوون و لای مامۆستا پێگەیشتون لەبەرەوە بە هەمومان بیر لەوە بکەینەوە زۆربەی پسپۆران ئەڵێن ئەگەر ویستت وڵاتێک وێرانکەی کەرتی پەروەردەکەی وێران ئێستەمە بەرپرسەکانی خۆیان بەدەستی خۆیان ئەمە 6 ساڵە کەرتی پەروەردە وێران بەڕاستی حەقە بیرێکی جدی لێ بکەینەوە حەقە بە هەمومان بیرکەینەوە ینی حتا جاری وا هەیە مەسەن بۆ نمونە بۆ ئیستا بۆ ئەوی کە هەوڵە دەین کە پشتیوان بەخوای گەورە بە دڵسۆزی مامۆسایانی بەڕێز بە هاوکاری وەزارەتی پەروەردە هەمومان وا بکەین کە خوێندن دەست پێ بکەینەوانێک کە من پێم وایە دوێنێ وەزارەتی پەروەردە ئاماری لە بەڕێزان بەڕێوەبەری گشتیەکان و لە پەروەردەکان و هەندێک باری سەرنج بە تەلەفۆن لە سەرپەرشتارانیش دەوەیەوە گیرابێ بۆ ئەوەی کە بزانین پلانمان چ بێ و ئەمڕۆژ پێم وایە ئەو پلانە ببوورە لەگەڵ کۆبوونەوەکەی دوێنە ئەو کۆبوونەوەی کە ئەمڕۆ بڕیارە ئەنجام بدرێت با مسابابەتێکی دیکە مەسلەی ئەلکترۆنی و ئۆنلاینە لە خوێندنگەکانی سنووری بۆ حکومە ئێوە بەڕێستان لە سنووری پەروەردەی سلێمانی لە سنووری پەروەردەی سلێمانی هیچ خوێندنگاک هەیە بە ئەلکترۆنی ئۆنلاین دەستی کردبێ بە خوێندن ئەمە بەشێکی پرسیارەکەم بەشی دووهەمیشی لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بۆ کەلات مامۆستا عومەر داوای کرد لە مامۆستایان بچنەوە ناوەندەکانی خوێندن چ پلانێکتان هەیە مامۆستایان خۆڕوونن دەڵێن پارەی گیرفانیشمان پێ نییە بچینەوە ناوەندەکانی خوێندن هاتوو چۆ بکەین تۆ چۆن ئەتوانی پێ بڵێ بگەڕەوە بۆ ناوەندەکەی خوێندن کە تۆ موچەی پێ و هیچی پێنەی چ پلانێکتان هەیە بۆ ئەوەی کە مامۆستایان قەنەعات پێ بکەم بچنەوە ناوەندەکانی خوێندن ڕێکاری یاساییە هیگرنە بەرامبەریان دەکرێت بمبەخشە بۆ بەش یەکەمی پرسیارەکە بۆ ئۆنلاین من هەمیشە وتومە هەموو پرۆژەیەک ئیجابیات و سلبیاتی خۆی هەیە ئۆنلاینیش بە هەمان دەستور بەس ئەوەی کە ئەی سەیرەکەی خوێندنی ئەلکترۆنی ئەو ئیجابیاتە سەرەکی نییە کە تۆ ناوەزەندی بکەی ئەمە لە ناچاری باشترە ئەم ئیشەکە کراوە ناچاری بووە التیزانی هیچ بۆ لە خوێندنگاکانی سلێمانی تا حدێکەیە بە زۆر کەمە تا حدێکەیە بە زۆر کەمە لە خوێنکار و مامۆستا لە خوێنکار و مامۆستا شەرکەمە بۆ لەبەرەوە ئەم ئیشە بەڕاستی پار بڕیار بوو کە پاڵپشتی کاری بێ ئێستا بۆ بە ئیلزامی واتە لە پۆلی 3 هەتا پۆلی 11 بۆ بە ئیلزامی بەڵام من ناچمەوە بۆ ئەوە وشتانی پێش بڵێن بە قورس بە لەوانەیە بڵێن فەشەری هەنا و سەرکەوتو نەبووە من ئەڵێم لەوەیە نەتواندرێت لە هەرێمی کوردستاندا سەرکەوتنیی ئەوتۆ بەدەست بێنێ ئەمە لە خراپ لە هەرێ خراپترینەکانیان باشترە ناچاریەکە وەزارەتی پەروەردە من پێم وایە ئەو بڕیاری داوە بەڵام لە هەمان کاتیشە با بگەڕی بە چاوەڕێ ئەوە بکەین کە ئەمڕۆ بزانین بڕیاری لیژنەی باڵای کۆرۆناچی دەبێت بە نیسبەتەوەی کە جەناب دەفەرمین بەڕێوەبەری گشتی دیارە بەڕێوەبەری گشتی خۆزگە پێش ئەوەی کە ئەوەی بکردایە لەگەڵ هەموو سەرپەرشتارانی یەکەم و کۆمەڵێک خەڵکی مەیدانی کۆبوو بوویایەوە باری سەرنجی خۆی پخستایە ڕوو بۆ لەگەڵ ئێوە کۆ نەبوو بمبەخشە لەوەیە لەگەڵ بەڕێوەتی سەرپەرشتیکردن نوێنەری بەڕێوەتی سەرپەرشتیکردن لەوێ هەبوو بێ بەڵام بەڕاستی خەڵکە مەیدانەکەی کە لە ناو ناوەندەکانی خوێندنایە کە ڕۆژانە تەماسی لەگەڵ مامۆستایان هەیە کە ڕۆژانە چیت ناو ناوەندەکانی خوێندنەوە من هەمیشە وتومە یعنی هیچ شتێ ناچێ ئەگەر وەزارەتی پەروەردەی بەڕێز ئەگەر بەڕێوەتی گشتی لە کۆبوونەوەکان تۆزە بە فراوانتر ئەنجام بدا بۆی باری سەرنجی سەرپەرشتیاران بە شێوەیەکی گشتی وەرگێ بۆی بڕیارێک بێ من پێم وایە مەسائیلی سزا و پاداشت ئێستا حالێن خوێندن وەستاوە ئەمە مەکتەبێک نییە و 2 مەکتەب نیە و 3 قوتابخانە و 4 ئامادی و 10 خوێندنگانیە لە سنووری پارێزگای سلێمانی وەستاوە ئەبێ پێش هەموو شتێک بی لەو بکەینەوە ژیان و گوزەرانی مامۆستایان بەرەو باشی بەرین چۆن ئەیبین چۆن بیری لێ ئەەکەینەوە حکومەت چ بڕیارێکەدا ئەمە یەکێکە لە خاڵی گرەکە خاڵی دووەم خۆ دەزانی ئێسام نەخۆشیە لە هەرێمی کوردستانە بەداخەوە لە هەڵکشانێکی یەکجار زۆر گەورەدایە ینی ڕۆژانە ئامارەکان پێمان دەڵێ ئاماری مەترسیدارن باشە ئێستا ئێمە بەراوردکەین بە بگەڕینەوە بۆ 25/2 لەگەڵ ئەمڕۆکەیەکی 11 2020 باشە ئێمە لە 25/2 کە سەرەتای نەخۆشیەکە بوو خوێندن داخرا من هەمیشە وتومە قەت لەگەڵ مانگرتنانین بەڵێ ئێمە لەگەڵ ئەوین خوێندن بکرێتەوە
ناوەندەکانی خوێندن بکرێتەوە خوێندکارە ئازیزەکانمان لە ناوەندەکانی خوێندن دابێ بەڵام داواژەکەین جۆ بۆ پێشنیازەکانمان بژیرێ جۆ بۆ پیشنیازەکانمان بژیرێ با ئەو کۆبوونەوەی کە دەکرێت کۆبوونی فراوان بێ ڕێی دەیان کەسی ئێوە جگە لە دابینکردنی موچەی مامۆستایان چی دی من بە قەنەعەتی خۆم من لەم کاتانەیە زۆر وا ئەبینم کە ئەکرێت چەند هەفتەیەک بە شێوەیەکی گشتی ئەمە پڕیاری ئەمە من پێشنیازە ئەمە پەیوەندە بەلایەنی سەحێکەوە بە وەزارەتی پەروەردەی بەڕێز وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ بەڵام خۆزگە لەم فترە زەمەنیە هەر وەکو تێستێک کە ئێمە لە ڕۆژی 27 مانگەوە لە ناوەندەکانی خوێندنە کە بەداخەوە لە سلێمانی و لە دەڤەری گەرمیانێ بەڵام ئەگەر ئەمە ئامارە وەرگری لە بە پێی ئەو قسانەی کە لە ئێمە لە ڕاگەنەکانەوە دەسمانەکەوێ هەر خودی جەنابی وەزیر کە باسی دەکا ژمارەی توش بووان لە ناوەندەکانی خوێندنە چ مامۆستا چ خوێندکار ژمارەی یەکجار توش بووە وە عەفوم کە کاگڕبی ئێمە ئەگەر بین ناوەندێکی خوێندن عەفوم کە ناوەندێکی خوێندن وەرگین ئەگەر بڵێ ناوەندێکی خوێندن 15 مامۆستای تێدایە بەڵام بریتە لە 12 پۆل ئەگەر ئەم پۆلانە 11 مامۆستا بێتەوانێ و یەک پۆل شاغیر بێ بۆ نمونە وەرگین ئێوە خوێندنە ئامانجی خۆی ناپێچێ باشە تۆ لە ناوەندێکی خوێندن ژمارەیەکی زۆرت هەبێت کە تووشی مامۆستا تووشی کۆرۆنا بوو بێ کە خوێندکار تووشی کۆرۆنا بووێ دەکرێت هەڵوەستەیەک وەرگری چەند هەفتەیەک خوێندن ڕابگری پیاچونەوەیش پێ بکەی بزانی چی ئەەکەی ینی ئەبێ هەنگاوەکانی ئێمە بەڕاستی لەم قۆناغەیە پلانێک نەبێ بڵین بۆ ساڵی خوێندنی 2020 ئەم پلانەماندانە ئەبێ بڵین بۆم دوومانگە ئەم پلانە دادنین بۆ دوومانجی ئایندەم پلانە دادنین ئەکرێ ئەم پلانە لە شوێنێکا بیوەستین ئەکرێت لە شوێنێکا گەشەی پێبین ینی بەڕاستی ئەم کات و زروفەی ئێستای ئێمە وزارەتی پەروەردە خۆی ڕۆژبێری ساڵی بڵاو کردەوە خۆی ڕۆژمێری ساڵی بڵاو کردوانێ من پێم وایە شتێکی خراپ نییە بەڵام دەبواە لەگەڵ ئەوە بەر چاوەڕوونی ئەویان پێ بدا باینایە بە هەمومان کە ئێستا بۆ نمونە فەرمووتە لە سلێمانی دەوام نەبووە تۆ چۆن ئەتوانی تاقینەوەکان ئەنجام بدەیت ینی بەڕاستی هەندێک حاڵەت هەیە دەبێت کاربەدەستانی پەروەردە برایانی عزیزمان لەسەر و ئێمە و جۆ بۆ پێشنیازەکانی ئێمە بگرێت لەسەر و 5,000 مامۆستا و خوێندکار توش بۆ لە ناوەندەکانی ئەوە بەڵێ ئەوە بەڕێز بریکاری وەزیری پەروەردە پێم وایە دەڵێ وەزیری پەروەردە جەنابیان ئەڵێن نزیکی 700 مامۆستا توش بووە بەڵام چاکبوونەوە شەیە سوپاس بۆ خوا و ئیشەڵڵا هەمووشی تەندروست باشە بەڵام ئێمە کێشەکەمان لەسەر ئەوەیە ئێمە چۆن هەوڵدەی ناوەندەکانی خوێندن بکەینەوە چۆن وا بکەین مامۆستایان بە ناوەندەکانی خوێندن ئاش بکەینەوە چۆن وا بکەین پلانەکانمان پلانێکی بگۆڕ بێ چۆن وا بکەین دەسەڵاتەکان شۆڕکەینەوە بۆ خوارەوە چ بوات چۆن وا بکەین ئەو کەسانی کە معنین بە بواری پەروەردەوە کە لە ناوەندەکانی خوێندنا کار دەکەن ڕاستەوخۆ پێشنیازەکانیان لێوەرگین یعنی ناکرێ بەڕاستی تۆ وەزارەتی پەروەردە خوێنی ڕانەگرتووە پەروەردەی گشتی خوێنی ڕانەگرتووە تا بڵێ من خوێندن ئەەکەمەوە ئەوە مامۆستایان خوێندنیان ڕاگرتووە دەبێت ئێمە چی کارێ بکەین بۆی کە مامۆستایان ئاشنا بکەینەوە بە خوێندنەکان چکە خۆت ئەزانی ئەمڕۆ بەڕێوەبەری بەڕێزش بەڕوا ناکەم بەڕێوەبەری قوتابخانە بتوانێت بە تەنیا ئەم کارە بکات دەبێت بە هەمومان بەدەستە جەمعی بڕیار بدەین کە خوێندن بکرێتەوە هەمان حاڵی مامۆستاکەی هەمان حاڵی مامۆستاکەی هەیە بەڵام ئێستا ئێمە ئەم هاوینە ڕۆیشتووە بەم وەزعیشەوەی تەنان بۆ ساتێک ژلەیەکانی سەرپەرشتیکردن بێدەوام نەبووین داوامی خۆمانمان کردووە بەڵام بڕات هەبێ ئەو دەوامە ئەبێ بە هەمومان بەدەستە جەمعی بیکەین و بڕیانی هەندێک عەفوم کە لە هەندێک بڕاراتی پەروەردە وەزارەتی پەروەردە دەبێ و ئەم بڕیارە بەڕاستی کەسانی پرۆفیشناڵ تایبەتمەند بەو بابەتەوە من نمونەیەک پێ بڵم زۆر جار لە دیمانەکانەوە قسەیم کردو وانەیەکی پۆلی یەکی بنەڕەتی لەگەڵ وانەیەکی پۆلی 12 ئامادەی یەخوا دووشان هەر 40 دقیقە بە 40 دقیقە نەتوانی بەڵام هەردووشان پلانێکی تەخطیتی پەروەردەیان هەیە هەردووشان مامۆستا ئەچێتە ژوور و هەردووشان خوێندکاردان شۆ بەڵام ئایا گەیاندنی ئەو بابەتەی کە لە پۆلی یەکی بنەڕەتی مامۆستا ئەیگەێنێ جیاواز نیە لەگەڵ شێوازی گەیاندنی ئەو مامۆستایی کە لە ئامادەی دەیگەێنێ بەلابوت بەڵێ وایە بۆ چکە لەوانەیە ئەتوانم بڵم گەیاندنی بابەتێک لە پۆلی 1 و 2 3 بازنەی یەکەم لە قۆناغی بنەڕەتی بە قەناعەتی من زۆر لەوانەیە قورستر بێ چۆن تۆ مامەڵێ ئەەکەی لەگەڵ ئەم خوێندکارەیە لەگەڵ ئەوەی کە لەگ ئامادەیەەکە ێ باشە کە بڕیارێک دەرئەچێ ئەبێ مەفروزە ئەم خەڵکانی کە تایبەتن بەم ئیشانەوە کار بکەن من عەفوم بکە بەڕێزان بەڕێوەبەری گشتیەکان لە پەروەردەکان کە کۆ دەبنەوە دادەنیشن ینی بەڕاستی هەقل لەم ساڵە ڕاستی ئێمە کۆبوونێکمان ئەنجام داوە ئەوە دەیان کۆبوونەمان ئەنجام داوە دەیان کۆبوونەوەمان جامێت سەدان وەرگیرابێ بڕاتەوە لەم درێ بە ڕاوێشکردن لەم کۆبوونەوەی ئەم ئەخیرەی بەڕێوەتی گشتیا من سەرپرشتیارێکم لە تەلەڤیزۆنە گوێم لێ بوو هەین لەبەرەوە ئەکرێ ئێمە هەمومان بە ئاگابین لە ئیشەکان و هەمومان پلانێکی تۆکمەمان هەبێت هەمومان بمانەوێت پەروەردە بەرەو ئاخارێکی باشتر و چاکتر بۆ ئەوەی زانیە زۆرتری زانیاری بگەێنین بە بینەرەکانمان زانیاری هەیە دوێنێ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی پەروەردە بووە لەسەر ساڵینەی خوێندن کە بڕیارە ئەمڕۆ لیژنەی باڵای ڕوبەڕبوونی کۆرۆنا
دابنیشێت و بڕیار بدا کە خوێندن بەردەوام بێت یان بەم شێوەیە بێ یان هەمووی بکرێ بە ئۆنلاین و ئەلکترۆنی ئەو بڕیارەکە لای ئەوانە پێشنیاری وەزارەتی پەروەردە چی بۆ لیژنەی باڵای ڕوبەڕووبوونی کۆرۆنا زانیاریتانێ لەسەر بەڵێ من ڕخۆت زانی ڕۆژانی شەمان ئێمە لە دایرە دەواممانە دوێنێ پاشنیوەڕۆی بەڕێز بەڕێوەری پەروەردە پەیوەندی پێوە کردم کە ئێمە بە خێرایی چ پلانێکمان هەبێ بۆ کردنەوەی خوێندن چکە ئەنجومەنی وەزارەت کۆ دەبێتەوە ئامادە باشی دەکات بۆ ئەوەی کە ڕۆژی یەکشەماتە ئەمڕۆ کۆبنەوەی لیژنەی باڵا بڕیاردا سەر مەسائلی خوێندن من وەکو خۆمان پێشنیازمان بەڵێ بۆ کردو پێشنیازی ئەمەش ئەو بۆ یەکەم ڕۆژی ئەومان و توتمانی یەکەم قەنەعەتمان بۆیە ئاوێتە بوونی خوێندن ئەمە شتێکی باشە قەنەعەتمان بۆ کە خوێندکار مالایە قەل 2 ڕۆژ تا 3 ڕۆژ لە ناوەندەکانی خوێندندا بێ بە هەر وەسیلەیەک لە وەسیلەکانە کاری پێ بکەین قەنەعەتمانەوە بۆ کە ئەبێ پێش ئەوە ئێمە هەر هەمومان خۆمان مامۆستاین بیر لە بژێوی ژیانی مامۆستا بکەینەوە مامۆسایان ئاش بکەینەوە بە ناوەندەکانی خوێندن و تووشمانە لە هەر شوێن و جێگا و ڕێگایەک پەروەردە پێویستی بێ ئێمە بێ درێخی لێ ناکەین بەڵام خۆزگە دووبارەی دەکەمەوە لە هەموو کۆبنەوەکانە لایەنی پەیوەندیدار بەشدار بووە بەو مۆزوعانەوە ڕاستە ئەوانە شەرمامۆستان برای عزیزی ئێمە خۆشەویستی ئێمە خەڵکی شازان بەڵام من پێ دەڵم من سەرپرسیاری یەکەم لە پەروەردەی ڕۆژاوە ڕۆژانە تەماسم لەگەڵ بەڕێوەبەری بەڕێزانی خوێندنگاکان و مامۆسایان دەبێ دەکرێت ئەمانە دێن پێشنیاز دەکەن ئەمانە دێن پلانیان هەیە ئەمانە دێن دەڵێ وا بکەین باشە ئەکرێ ئێمە بەڕاستی نەک بەوەی وڵات تۆ پلانێک ئامادە دەکەن نەخێر ئەکرێ پێشنیارەکانتان چی بۆ ئێمە من بە قەنەعەتی خۆم پێشنیازی ئەومان کردو کە خوێندن لەم کاتەیە یەکەم لیژنەی باڵا بیر لەوە بکاتەوە کە توشبوون بەم نەخۆشیە لە هەڵکشانایە بیر لەوە بکەنەوە ئایا دەکرێت ئەم بەرنمەیە بەم شێوەی ئێستا پۆلیەک و 12 بێ و تەواو بیر لەوە بکە ئەی ناکرێت بیر لەوە بکەینەوەوانێ ئێمە بۆ فترێک بزانین چۆن مانگێک خوێندنمان کردوتەوانێ مانجێک ئەم ئامارەمان دەستکەوتۆ کە ئەمە ئاماری نیمچە ڕسمیە نافەرمیە کە ئەڵێ 5,000 و ئەوەندە توش بۆ بە نەخۆشی ئەوەن چابەتەوە هەمووی شتێکی دیارە محەددی 100% تاکید کراو نیە بەڵام دیارە لە هەڵکشانایە نەخۆشەکە و نەخۆشەکە کەوتە قۆناغیشی خەتەرناکە و دەبێت وەزارەتی پەروەردە ئەمە بە هەڵوێ زۆرگرم پێم وایە ئەمڕۆ پشتیوان بەخوا ئەوە بیری لێ دەکردەوە بیری لەوکەکەنە پۆلیەک و 2 دێتەوە ناوەندەکانی خوێندن ئەو بزانین کە ئێستا پۆلیسێ تا 11 کاکە مەسلەی ئەلکترۆنی نەتواندراوە ئامانجی خۆی بپێچێ ئەی چی بکەین هەرها بمێنینەوە یان بەڕیارێشکە بدەین ئەی باشە پۆلی نۆپ ئیمتحانی نیشتیمانی هەیە ئەوها بمێنێتەوە یان بەڕیارێشکە بدەین یان بژێوی ژیانی مامۆستا لەم کاتەیە خراپە ئەوە مامۆسایە هاوارە کاڵێ ژیانم خراپە ئەی چی بکەین ینی گوێی نەدەینیان گوێی بۆ بگرین ئەبێ گوێی بۆ بگرین لەبەرەوە بەڕاستی دەکرێت ئەمانە هەمووی بکەین بە پلانێک هەمووی ئیشی لەسەرکەین ئیشکردن پێشنیارەکانتان چی بوو ینی ئەوە یەک بۆ دەستپێکردنی خوێندن بۆ دابشکردنی موچەی مامۆستایان پێشنیارەکان چۆن چی لە بەڕۆبەراتی گشتی پەروەردەی سلێمانی و چ پێشنیارێکتان پێشنیاز خۆ عفوم کە پێشنیاز کە کراوە لە پەروەردەی ڕۆژاوە کراوە لە ڕۆژهەڵات کراوە لە پەروەردەکانی کە کراوە چۆتە بەڕێوەتی گشتی دیارە لە هەولێر دووهۆکی ژوایە هەمووی کاکڵا کرد ئەمە پێشنیازێک نیە چەندین پێشنیاز کراوەتە ڕوو شێوەکی گشتی زۆرینە لەگەڵ چیایە بە قەنەعەتی من زۆرینە هەمیشە تاکید لەسەر کاتەوە ئەڵێ ئەبێ بژێوی ژیانی مامۆستا یەکەم جار چاکرێ ئەمە یەکێکە لە خاڵەکانی خاڵی دووەم ئەڵێ دەکرێت ئێمە بیر لەوە بکەینەوەی ئەگەر زانیمان ئۆنلاین هەر بەم شێوەی ئێستا کار دەکا بیر لەوە بکەینەوە چەند ڕۆژێک خوێندکار بینینەوە ناوەندەکانی خوێندن بە چی میکانیزمێک بیان هێنینەوە دوو خاڵێکی تر ئایا ئەم نەخۆشیە لەم شێوە هەڵکشانەیە بەراوردێکینەوە وەکو باسم بۆ کردی بە سەرای مانجی دوو ناکرێت بۆ ماوەیەک ئەم خوێندنە ڕابوەستێ بۆی بزانین بە چاوڕوونیەکمان هەبێ چکە بەڕاستی ژیانی ئینسان گرنگترە لە خوێندن ئەکرێ ساڵێک 2 ساڵ قەرەبووی بکەیتەوە بەڵام ژیانی ئینسانی قەرەبوو ناکرێتەوە لەبەرەوە ئیشکردن لەم کات و ساتێ ئەکجار گرانمەوە حقەتە چاکەزانم ئەرچێکی ئەکجار زۆر گەورە لەسەر کارکتەرانی بواری پەروەردەی ئەمانان و حتا ئاگاتە جەنابی وەزیر هەیە بەڵام بەڕاستی ئەوانیش دەبێ بیر لەوە بکەنەوانێ کە زۆرترین ڕێی خەڵک زۆرترین ڕێی مامۆستا زۆرترین ڕێی سەرپەرشتیار وەربگرن بڕوات هەبێ کاگربین ئەم ئیشی پەروەردە دوو تەوەری سەرەکی ئینسانی مەسەلە کارجێڕی و مەسەلە زانستیەکەیە ئینسانێک ئەگەر لە مەسەلە زانستیەکەیە لە مەسەلە کارجێڕەکەیە بە وردی بیر نەکاتەوە پەروەردە بۆ ئاقارەیە دەڕەوە خوا نەخواستە کە تۆ دەڵی پێشتیش لە سەرەتای 27 دەیدا من هەر لەم بەرنامەیە چەندی مامۆستا چەندی خوێنکارمان چاوپێکەوتن لەگەڵا کردووە هەرمویان هەڵێن دیارنیانی کۆڕۆنا تاکەی بەردەوامە بێت تا ئێستا ڤاکسینێک بە فەرمی نەدۆزراوەتەوە و دیاریش نییە کە دۆزێتەوە قسە لەسەر کۆتایی ئەم ساڵ یان سەرەتای ساڵی داهاتوو ئەکرێت
ئەی ئەکرێت بۆ نمونە تۆ خۆت نەگونجێنی لەگەڵم بابەتەیە لە سوید خوێندن هەر ڕانەگیراو نەکەوەی کە ئێمە بۆ ساڵی ڕابردووە زی دووەممان ڕاگرت ئەوان تا ئێستا خوێندنیان ڕانەگرتووە. لە بریتانیا بە هەمان شێوە کە قەدەغی هاتوچۆت لە ئەمڕۆ ڕاگەێنراوە بە شێوکی فەرمی بەڵام خوێندنیان ڕانەگرت بوو دەڵێن دەبێت خۆمان بگونجێنی لەگەڵ ڤایرۆسەکە. 100 وایە 100 وایە دەبێت خۆمان بگونجێنین. بەڵام وەکو باسم بۆ کردی قەیرانی ئێستای پەروەردە بەس ڤایرۆسەکە کاگەڕێبین بەس ڤایرۆسەکە نییە بەس نەخۆشیەکە نییە لە شتی تریشەیەکە وەکو باسم بکردی خاڵات جەوهرەکەی مەسەلە اقتصادەکەی مامۆستایانە خۆ تۆ ناکرێت بە زۆر مامۆستا کاتە ئەمە بیانوویە کە زیاتر ڤایرۆسەکە کە خۆ تۆ ناکرێت بە زۆر مامۆستا بنێرێ و ناوەندەکانی خوێندن من پێم سەیرە من لەگەڵ ئەوەیان دایمە سزا و پاداش بەس پێم سەیرە خەڵگەڵێ سزای مامۆستا بدەیت آخر بەچی سزای آخر بەچی سزای مامۆستا بدەیت چۆن سزای مامۆستا مانگە موچەو پێناوەڕاستیهدەشی لێ بڕی سزای چی تۆ کە موچەی نەبێ کە ژیانی نەبێ سزای چی دەدەی ینی بەڕاستی بۆیە ئەفم کە یعنی دەکرێت کارکتەرانی بواری پەروەردە ئەو بەڕێزانی لە پەروەردن کە دیمانە تەلەڤیزیۆنەکان دەکەن کە قسە دەکەن هەموو شتێک ئەوە بەرچاو بگرین کە ژیانێکی قورس هەیە لە وڵاتەدا بۆیە بە بەرچاوڕوونیی جوان و ڕوونەوە ئێمە دەبێت شتەکان بڵین بۆیە بمبەخشە کە من ناڵم لەگەڵ ڕاگررتنی خوێندنانیم قەد و لەگەڵانیم بەس دەکرێت پلانێکی گشتگیرمان نەبێنی ناکرێ بڵێ لە ڕۆژی ئەوەندە تاقینەوە دەست پێک ئەمە ناکرێ ئەمە بە هیچ شێوێک ناکرێت خۆ بێ پلانتەوێ بەڵام ئەکرێ ئاماژەی پێبەی کە ئەمە فەرمو من باسم بۆ کردی ئەم ڕۆیەکی یەکە ئێمە لە 11 تقریبان پێم وایە گەر بە هەڵیانە چون پلانەکە جۆرەی لە تاقیکردنەوەکانی تێدایە باشە ئەمە چی بکەین بۆ مەسەلێ لەبەرەوە ئەکرێ بمبەخشە یعنی ئەڵێ خاوەن ماڵ دەزانێ ماڵەکە ینی کارکتەرانی بواری پەروەردە ڕاستە لە وەزارەتی پەروەردە لە بەڕەتی گشتی بەڵام ئەوانەی کە مەیدانین ئەوانەی کە دەچنە ناو نی بڕات هەبێ عفوم بکە ئەکرێ لە هەموو سێکتەرێک لە سێکتەرەکانی ژیانە جۆرێک لە کارێ بکرێ بەڵام لە ژیانی لە سێکتەری پەروەردەیە دەبێ هەموو شتەکان ئیداری و علمی سەرف بن ڕزانستی سەرف بن ناکرێ من بۆ نمونەت پێ بڵم مامۆستایەک کە لە قۆناغی بنەڕەت بازنەی سێ یا لە قۆناغی ئامادەی ئیخساسەکە ئیخۆی نەبێ بچی ئیخساسشکە پێ بڵە بۆ نمونە ئەمە على سەبیلی میسال باشە لە بوارێک کارکتەرانی بواری پەروەردە هەمانە لەو بابەت یعنی کە ناکرێ من ئیخساسێکی خۆم نەبێ قسەی تیا بکەم لەو ئیخساسی خۆمە لەبەرەوە بۆ ئەم ڕۆستە بۆ ئەم ئیستای ئێمە هەمومان هەوڵ بین کە خوێندن بکرێتەوە هەمومان هەوڵ بین کە ژیانی و گوزەرانی مامۆستا چاک بێ بەڵام ڕەچاوی بار و قۆناغەکان نەک بە مانگ بم من قەنەعەتم وایە بێ 15 ڕۆژ جارێک پیاچینەوە بم پلانی خۆتا بکەیت نەک بە مانجێک بێ 15 ڕۆژ جارێک لە ناوچەیەکی دیاریکراوی خۆتا لەسەر ناو شاری سلێمانی دەکرێت بڵین ناو شاری سلێمانی لە گەڕەچێ بۆ گەڕەچێک ئێمە پلانی خوێندنی خۆمان بگۆڕین ئێمە قوتابخانەمان هەیە 1700 خوێندکاری تێدا باشم 1700 خوێندکارە چۆن من بیهێنمەوە بۆ ناوەندەکانی خوێن لایەنی ئەلکترۆنیش من لەوانەیە ئەو هینە نەهێنم ئەو ئامانجە چاکە نەپێکم بەس ئەگەر بێت و ئەم بڕیارە هەمیشە وتومە بە سەرفی بدرێ بە بەڕێوەبەرێتی پەروەردەی قەزا بڵێن ئێوە لەم ناوەندەیە چی ئەکەن چیتان بڕیارەیە مەسەلەن بیدایەتی بڕیار وا بوو کە خوێندنگەی گوندە عەزیزەکانی ئێمە بکرێتەوە باشە ئەمە زۆر واردە بۆ لایەنی سەحی لەوانێت توانێت جێبەجێکی بەڵام لاحەی مەعیشی مامۆساڵ من چۆن مانگی ئەوەنە پارە بەم بەهاوچووی گوندەکان نەخێر نەکراوە لەبەر چی نەکراوەوە بڵێ من پارەم نییە بچم کری هەرچووی سارەکە بم لەبەرەوە ئەم ئیشانە هەمووی تێکەڵاوە بە یەکەوە بەندە بە یەکەوە ئەکرێ دووبارەیەکەمە بۆ تێپەڕاندنی ساڵەکە نەک بۆ معنای ساڵ تێپەڕێ بەو معنای خوێندکار ساڵەکەی نەفەوتێ بەو معنای زانست و زانەریش بەشی خۆی وەربگرێ بەو واتایی سێکتەری پەروەردەش نەوەستێ بەو واتایی ئەگەر سێکتەری پەروەردە بەردەوام بوو کەواتە ژیان بە جۆریشی کە بەردەوام دەبێ هەمووان بیر لە ڕێگەچاری باش بکەینەوە و بڕیارەکانیشمان لەو ئاسوساتەیە بێ کە مامۆسایان ئاش بکەینەوە نەخوا نەخواستە مامۆسایان زیاتر تووڕە بکەین لەبەرەوە دەکرێت هەموو ئیشەکەمان بە شێوەیە لە شێوەکان بێت کە هەوڵ بدەین پشتیوان بەخوای گەورە ناوەندەکان چکە ناکرێت من لەگەڵتان 100% ناکرێ بڵێ ئێمە ئەم ساڵ من بیدایەتی ساڵێک دوو جار باسی ئەمەم کردووە بۆ هیچ کەسێک نییە بڵێ ساڵ با نابێت ساڵ خوێندن هەبێ ئەمە قورسە و کەسیش ناتوانێت بڵێ ساڵ وەکو پێویستی ساڵی ساڵانە ڕۆ ئەمە شەر قورسە ئەبێ خۆ گونجاندنێکە بێ بەس ئەم خۆ گونجاندنە نابێت لە لایەنێکەوە سەیریکەین بێت لە گشت لایەنەکانەوە سەیریکەین لە هەموو ڕوانگەکانەوە سەیری ئەم سیرکردنی هەموو لایەنەکان خوێندنگە ناحکومیەکانیش دەگرێتەوە بڵێ ئەی باشە ئەفم بکە خوێندنگە ناحکومیەکان چیان لە خوێندنگە کەرتێکی گشتەکان زیاتر لەگەڵ ئێستا بچیان لێ جێترە ئەوان داوامەکەن ئەومان داوام من پێم وایە
ئەوەشە ببوورە هەر لە سەرشانی خەڵکی ئاساییە چونکە ئەوە تا وەزارەت ینی ساڵی ڕابردووش لەگەڵەوەی کە خوێندن نەبوو تەنها لە سادەی داشکان لە سادەکەش هەندێک ناوەند هەیە ئیلتیزامیان پێوە نەکرد لە پێناوی ئەوەی کە موچەی ئەو مامۆستایانە بدرێکە لەوێن ینی لە زۆربەی وڵاتانی جیهان حکوومەت خۆی یارمەتی کردی تایبەتی یاوە نەک لە سەرشانی هاوڵاتیەکانی. ئەنجا من مامۆستاڕبی هەمیشە لەگەڵەوەم ناڵم کەرتی گشتی هەموو ئیشەکان بکە نەخێر ئەبێ ئێمە مادەم وەزارەتی پەروەردەین مادەم حکوومەتی هەرێمی کوردستانی دەبێت کەرتی تایبەتیشمان هەبێ و گەشەشی پێبین و هاوکاریشان بین ئەفوم بکە ناکرێ هەموو ئیشەکە لە ئەستۆی کەرتی گشتی بێ کەرتی تایبەتیش ئەم کارە بکە بەڵام دەبێ پلانمان بۆ کەرتی گشتی و کەرتی تایبەت وەکو پلانی پەروەردی و بە دوواداچوون و هەڵسەنگان و سەرپشکردن یەک پلان بێ من بەداخەوە زۆر جارە بینم ئێستاش کەرتی تایبەت لە پارێزگای سلێمانی ئێمە لە یەکەی سەرپشتیکردن خۆمان ساڵان سەردانی ناوەندەکانی حکومیان نەکرد بەڵام لیژنێکی تایبەت هەبوو بۆ کەرتی تایبەت بۆ ینی من ناوەندێکی باخچەیەکم هەیە باخچەیەکی حکومی باخچەیەکی ئەهلیشم هەیە باشم دوو باخچە هەردووشان یەک نیزامە بەڵام ئەم هەلی ئەم حکومیە باشە بۆ سەرپەرشتیارێکی بچێ سەردانی سەرپەرشتیاری باخچە حکومیەکە بکە بەڵام هەمان سەرپەرشتیار لە من وەربگیرێ بچێتە مدیرێتی ئیشرا بۆ نمونە لەوێ لیژنەیەکە بە لیژنە سەردانیکەن ینی بەڕاستی دەبێت زیاتر بیری دەکەینەوە کە قەناعەتی ئێمەوا بۆ لە کۆبنیشا خۆم وتم لە هەولێرش باسم کرد کە دەبێ ئەم ناوەندانی کە کەرتی تایبەتن هەمان بەدواداچوون و سەرپەرشتیکردن و ڕێنماییکردنیان هەبێ کە لەلایەن یەکەکانی سەرپەرشتیکردنەوە دەرەچێ لە ناو مەرکەزی قەزادا بۆیە هەندێک شت هەیە بەڕاستی تۆزێک قورسە سەبەدەقەیەک باسیکەین بەڵام ئێمە هەموو ئومنیاتمان وایە ئیشمان وایە ئەمەلمان وایە کە ساڵێکی خوێندن لە چیز خوێندکار نەچێت بەڵام لەم لاشە بۆ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵین بە هاوڕێیانمان دەڵین بە براکانمان دەڵین تکایە بژێوی ژیانی مامۆستا با چاکرێ تکایە با مامۆستایان قسەیان لەگەڵ کە قسەی پێ ئەەکەی ئەمڕۆ وەزیری پەروەردە بە هەمان ئیتیجاه لە لیژنەی باڵای بوو پەروەردە لیژنەی باڵای ڕوبەڕوونی کۆرۆنا لەو کۆبوونێدا هەمان ئیتیجا قسە ئاکات یان ئیتیجاهەکە بەرەو ئەوەیە کە تەواو بە تەواوی چونکە هەر لە سەرتاوە کە دەوترا خوێندن بۆ دەست پێ ناکەن و یان و کۆڕۆنایە ئەمڕۆ چێ دەچێت داتاکانە خاتە بەردەست ئەڵێ حاڵمان مەترسیە و بچن ناوەندەکانی خوێندن دابخەن یا دەڵێ نەخێر وەرن بودجەی مامۆستایان و موچەی مامۆستایان دابین بکەن بۆی بتوانین بە ڕێکارەکانەوە ساڵێکی پەروەردەی باش بەڕێ بکەین. بە قەناعەتی من جەنابی وەزیر پیاوێکی ڕۆشن فکرە قەناعەتم وایە هەردوو لایەنەکە بێ بخاتە ڕوو هەردوو لایەنی خاتە ڕوو چونکە قسەی مامۆستایانسە زۆر گلەی ئەکەن ئەڵێن لە جێگەوەی کە شەڕ لەسەرەوە بکەن موچەی ئێمە دابین بکرێ شەڕ لەسەرەوە کە ناوەندەکانی خوێندندا بخەن و بە ناوی کۆڕۆنا و هیچ پێویستێکیان بە مامۆستا نەمێنێت. من بە قەناعەتی من وەزارەتی پەروەردە ئینشاڵڵا هەروە دەبێ هەنگاویەوە دەنێت کە پێ لەسەرەوەدا دەگرێت کە بژێوی ژیانی مامۆستا چاک بکرێ و ناوەندەکانی خوێندنیش بە میکانیزمێک لە میکانیزمەکان دەسەڵاتدا بە بڕێوەتی گشتیەکان بە پەروەردەی قەزاکان و ئیشتراک و هاوبەشی هەموو لایەنەکان لە کوبنەوەکانی پەروەردەدا بکرێ و قەناعەتی شمایە وەزارەتی پەروەردە بێ بگەڕێتەوە سەر ئەو خاڵەی کە خەڵکی شیاو خەڵکی زانا و دانا خەڵکی بەتوانە لە مەزدەری بڕیاری قەراراتی ناوەندەکانی خوێندن و پەروەردەکان و یەکەکانی سەربەرشنگ دابنێ بۆ بتوانێت لەم قەیرانان پێ دەرچێت. دەستت خۆش بێ هیوادارم هەموو بەرپرسانی پەروەردە بەم شێوەیە بیر بکەنەوە بەرگریکردن بێ لەوەی کە بژێوی و بودجەی پێویست بۆ ناوەندەکانی خوێندن دابین بکرێ نەکەمیشە کۆڕۆناکە بکەن بە بیان و بۆ ئەوەی کە ناوەندەکانی خوێندندا بخرێ و زۆربەی وڵاتانی جیهان دەستیشیان پێ کردووە و داتاکانیشان لاڵکشانایە بەڵام زان پەروەردە چەند گرنگە لا ناخرێت. سپاس دەکەین بە ڕێز مامۆستا حەوێز محەممەد سەرپەرشتیاری یەکەم لە پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی. سپاس بەم تۆری بەرنامە لەگەڵمانە بوو. ناوبڕێک وەرەگرین و دواتر دەکەڕێن بۆ گفتوگۆکردن سەرتەوەرەکانی دیکەی بەرنامەکەمان. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. تەوەری دووەم بەرنامەکەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر کارەکانی پزیشکی دادوەری لە ناو هەرێمی کوردستان.
ئایا پزیشکی دادوەری ئەو بابەتانەی کە لە نێو فلیمەکان و لە نێو دراماکان دەیبینین کە پۆلیسی وڵاتانی جیهان و پزیشکی دادوەری لێ کۆڵینەوەیکی ورد لە کاتی تاوانەکان دەکەن ئایا ئەو پێداویستیانە لای ئێمە هەیە دەتوانین هەمان کار بکەین و لەمان کاتە ئەمان ئەڵلقەی پێگەیاندنی نێوان پزیشکی و دادوەرین پزیشکی و یاسایین هاوڵاتیەک بەبێ ئەوەی کە بەبێ فەرمانی دادوەر بەبێ ئەوەی کە بچێت بۆ لای پۆلیس دەتوانێت ڕاستەخۆ سەردانی پزیشکی دادوەری خۆی بکات چونکە زۆر جا دەڵێن ماوەیەکی زۆر تێدەپەڕێت بەسەر تاوانەکاندا دواتر هیچ ئاسەوارێکی تاوانەکان نامێنێتە ئەوەنەی کە ڕێکارەکان لە پۆلیس و لە دادگا دەگیرێتە بەر و دەدرێن بۆ پزیشکی دادوەری ئەم هاوڵاتیە کاتێک کە خۆی دەستێژێکی دەخرێتە سەر یاخوی کە تاوانێکی بەرامبەر ئەنجام دەدرێت ڕاستە خۆی دەتوانێت بچێت بۆ پزیشکی دادوەری بڵێن وەرن فەرم پەڵگەکانمان بۆ یەکلا بکەنەوە زۆرترین کەیسەکانیان ئێستا لە پزیشکی دادوەری دەستدرێژی سێکسی و پشکنینی پەردەی کچێنێتیە ئێمە ئەمڕۆ دکتۆرێکمان لەگەڵا لە پزیشکی دادوەری کە لەمان کاتا خۆشی مامۆستای زانکۆیە زۆر بابەتی وەشیاری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵاو دەکاتەوە چۆن دەتوانین ئەم وەشیاریەمان هەبێت لە ناو تاکەکانی کۆمەڵگاتە بۆ ئەوەی کە بتوانین بە پێی پاراستنی دابوونەری تا کۆمەڵایەتی و ئاینیەکانیشمان هۆشیاری سێکسیش بگەێنینە هەموو لایەک بۆ ئەوەی ئەم گرفتانە هێندە زۆر نەبن ڕاستەخۆ لە ستێدۆکەمان لە هەولێر دکتۆرا دیلمان ئازادمان لەگەڵایەکە پسپۆری پزیشکی دادوەریە و مامۆستایە لە کۆلێژی پزیشکیش دکتۆرە ڕۆژ باش سەرەتامە بۆ پرسیارە دەست پێ بکەن لە هەموو کاتێکی ئاساییدا هاوڵاتیان دەتوانن سەردان تامکەن بەبێت چوون بۆ لای پۆلیس و بەبێ ڕۆشتن بۆ لای دادوەر بۆ ئەوەی ڕاستەوخۆ بەڵگەکانیان بخەنە ڕوو لای ئێوە تا چاوەڕێی ڕێکارەکانی پۆلیس و دادگا بکەن سەرەتا بەیانتان باش پرسیارێکی گرنگە بەڕاستی نەخێر ناتوانن ڕاستەوخۆ بێنە لای ئێمە بۆ پشکنینی بکەن کارەکان ڕێکارەکان چۆن دەست پێ دەکاتن یەکەمین شت دەچێتە محقق عەدلی لێکۆڵەرەوەی دادی خەڵک کە جێ لە وشەیە دەبێت بەڕاستی دەترسێتن و ترس دەگاتە قەلبی دەیکەمە شکایەت بەڵام ئەوە ترسی ناوێ ئەوە وەکو ڕێکارە ڕۆتینیەکانە دەبێت بەوێدا تێپەڕ بێ ئینجا بێتە لای ئێمە کەواتە ئەوان بە وەرەقەیەکی ڕسمی ڕەوانەی دەکەنە لای ئێمە لە پزیشکی دادوەری وەکو لیژنە کەیسەکە دەبینین کە دەڵێم وەکو لیژنەوەتە سێ پزیشکی پسپۆری دادوەری ئەو حالەتە دەبینین و بەرپرس دەبین لە قسەکەی خۆمان و بەرپرس دەبین لە ئەو راپۆرتەی کە پێی دەدەین بەڵام کە بڵێنە یەکێک وەرە پزیشکی دادوەری یەکەم جار بڕۆ لای محقق عەدلی ئەوەنجا وەرە لای ئێمە ئەوە ترسی نایە بە هیچ شێوەیەک چونکە ئەوە مانای وە نییە دەچێتە دادگا و مانای ئەوە نییە دەبێتە شکایەت ئەو وەرەقە لای خۆی دەمێنێتەوە تا خۆی نەیکاتە شکایەت بە هیچ شێوەیەک نابێتە شکایەت بەڵام دکتۆرە خۆت هەر لە نووسینێکی خۆتدا گلەیت کردووە لەوە کە زۆربەی بەڵگەکان نامێنێ کاتێکە تاوان لێکراوەکان دێنە لای ئێوە تاوەی ڕێکارەکانی پۆلیس و دادگا تەواو دەبێت ئەی ئەم بابەتە چۆن ڕێک بخەینەوە بۆ ئەوەی کە ئێوە بتوانن کارەکان تا بەباشی بەڕێ بکەن و بەڵگەکان بەرچاوڕوون بن چونکەوە بەشی زۆری ئەوە تا دوای 48 سعات بەو بابەتانی کە باس دەکرد نامێنێ ئێزجاری واشەیە بۆ نمونە هەفتەیەک دوای ئەوە ئەگەر ڕاستە خۆش پێسکاڵاتەوەمان کە هەفتەی دوای ئەوە اینجا دایانێرن بۆ لای ئێوە خۆی لە ڕاستیدا بۆشاییەکی گەورە گاپەکی زۆر گەورە لە مابینی دادگا و لای ئێمە هەیە خۆی دەبێت کەیسەکان بە خێرایی بگەنە لای ئێمە لەوەی هیچ ئاسەوارێک لەسەری بزر نەبێ و مافی ئەو کەسە نەخورێتن کە دەڵێم زوو بگاتە لای ئێمە هەندێک جار حالەت هەیە یەکەم جار دەچێتە پۆلیس لە پۆلیس دەبێتە شکایەت لە شکایەتەوە دەچێتە دادگا ئینجا لە دادگاوە ڕەوانەی لای ئێمە دەکرێت جاری وهەیە مانگێکی پێدەچێتن کە ئەوە بەخۆی لە خۆی هیچ ئاسەوارێکی نەما ئەمە لە زۆر راپۆرت نووسیمان مەسەلەن تەبان راپۆرتەکانی ئێمە بە عەرەبیە لە زۆر راپۆرت نووسیمە لا یستەفاد من ئەخذ المەسحاد یعنی هیچ ئیستیفادە ناکرێتن لە وەرگرتنی سامپڵ لەو کەسە لەبەرەوەی کاتی بەسەردا تێپەڕیوە هیچ ئیستیفادە ناکرێت پشکنینی ئەو کەسە چونکە کاتی بەسەردا تێپەڕیوە کەواتە ئەگەر ئەوە بمانەوێ دەبێت بە هەموو وەزارەتی تەندروستی وەزارەتی داد و ئەوانە وەزارەت ناخۆ هەوڵ بدەن کە ئەو بۆشاییە نەمینێ لۆ ئەوەی ئەو کەیساتانە کە دەنێردرێنە لای ئێمە مافی خۆیان پارێزراو بێ و هەموو ئاسەوارەکانیان بەسەرەوە دیار بێ
دکتۆرە ئێستا زیاتر چ کەیسێک سەردانی ئێوە دەکات بۆ پشکنین لە پزیشکی دادوەری؟ بەڕاستی ئێمە دوو بەشمان هەیە، بەشی زیندوان و بەشی مردووان کە باسی بەشی زیندوان دەکەین. زیاترینی کەیسات و حالەتەکانی کە دەیبینین تایبەتە بە پەردەی کچینی، پشکنینی پەردەی کچینی بە هەموو حالەتەکان، شەر نییە تەنها دەستدرێژی سێکسی بی، لەوانەیە بەربوونەوەی منداڵ بی، لەوانەیە دەستدرێژی بی، لەوانەیە تازە هاوسەرگیری نوێ بێ، یانیش گۆڕینی جەندەر بی، ترانس بن، ئەو حالەتانە دێنە لای ئێمە، یانەوەتانەیە منداڵی کوڕە دەستدرێژی کراوەتە سەری لای زیندوان، بەڵام لای مردووان هەموو زۆرە حالەتێک دەگرێتەوە، ئەوانەیە شک و گومانی تێدایە. دکتۆرە ئازامە گرفتی گەورەتان لەسەر بابەتی پەردەی کچێنێتی هەیە، لەبەرەوەی کە لاو پەیجەکەی خۆت من سەیرم کرد زۆر فۆکس لەسەر ئەو بابەتاکەیت و زۆربەی چاوپێکەوتنەکانیشت لەسەر ئەو بابەتەیە. گرفتەکە لای خۆمان چییە کە هێندە پشکنین بۆ پەردەی کچێنی دەکرێت؟ هۆشیاری دروستمان هەیە لەو بابەتە؟ بەڕاستی گرفتی زۆر گەورەمان هەیە لەناو کۆمەلگا لەسەر پەردەی کچێنی، چونکە تا ئێستا بەڕاستی زانیاریەک نەبوو لەبارەی دەربارەی پەردەی کچێنی و کەسیش نەیوێراوە خۆی لێ بداتن و باسی بکاتن، بەڵام من نامیلکەی ماستەرەکەم لەسەر پەردەی کچێنی و دەستدرێژی سێکسی کرد. دەمدیت ڕۆژ بە ڕۆژ ئەو تاوانانە زیاد دەبن بەڕاستی و خێزان لێک دەترازێ بەهۆی نەبوونی زانیاری لەناو کۆمەلگا لەسەر پەردەی کچێنی کە بەڕای من ئەگەر جیلێکی نوێ پێک بینین لە بنەڕەت و لە قوتابخانەوە هۆشیاری سێکسیان بدەینێ، کە دەڵێم هۆشیاری سێکسی مانای ئەوە نییە بە شتێکی تر تێی بگەین. هۆشیاری سێکسی بابەتی زۆر گەورە دەگرێتە خۆی، لەوانەیە نوەیەکی ئەوەندە تەندروست پێک بێتن و ئەوەندە بێکێشە پێک بێ ئەو هەموو کێشەی پزیشکی دادوەری لەوانەیە ئەوەندە کەم ببتەوە بەبەرچاوی دیار نەمینێ وەکو وڵاتانی تری لێبێ. بەڵام ئێستا زۆر جار وشەی عیبا وشەی شەرم وای کردووە کە هیچ خۆمان لەو زانیاریان نەدەین و ئەو زانیارانەش سەرەتاییەوە دەبێ هەر هەمومان بیزانین. بەڕاستی زانیاریەکان چۆنن کە ئێستا بۆی کە من خوێدمەوە لە بابەتەکانی توازە بەشی زۆری تاوان لێکراوەکان لە هەزەکاران و منداڵانن کەواتە هۆشیارێکی وامان نەتوانیوە پێیان بگەێنین. چۆن دەتوانینە هۆشیارە سێکسیانە بگەێنین بەو نەوەیە لە منداڵان و لە هەرزەکاران لە هەمان کاتیشدا دابوو نەریتە کۆمەڵایەتی و ئاینیەکانیش بپارێزین؟ ڕاستە. من لەگەڵ ئەوەما هەر هۆشیارێکی سێکسی کە دەدرێتە منداڵانیان هەرزەکاران لە چوارچیوەیەکی زانستی سنووردار بێتن، واتە بە هیچ شێوەیەک لە ناو سنووری کۆمەڵگە دەرنەچێتن. من زۆر سێرچم کردووە لە دەوڵەتان کە چۆن هۆشیاری سێکسی دەدەنە منداڵەکانیان، دوو ئەوەم پەیدا کردووە کە دوو نامیلکەی بچووکە بۆ منداڵان دایان ناوە کە چۆن هەرزەکاران ئامادە دەکەن لە وڵاتانی ئوسترالیا بۆ ئەوەی تووشی کێشە نەبن. ئەو نامیلکانە هەم بە شێوەیەکی زانستی زۆر جوان باس کراوە، زانستیەکی ئەوەندە سەرەتایی جوان کە سنوورێکی جوانی داوە بۆ ئەوەی کە ئەو هەرزەکارە کە دەگاتە قۆناغی هەرزەکاری تووشی شۆک و ئەوە نەبێواتە زۆر شت هەیە دەربارەی جستەی خۆی بیزانێت، دەربارەی گۆڕانەکانی دەرونی خۆی بیزانێتن، دەربارەی زۆر شت بیزانێتن و کێشەی گەورەی بۆ دروست نەکاتن. ئەوە من ئامادەم دەربڕیوە کە ئەوانە تەرجمە دەکەمەوە سەر زمانی کوردی بزانین ئەگەر لایەنێک هەبێتن بەرپرسیارەتی ئەوە وەرگێر وەزارەتی پەروەردە ئەوەی بگرێتە ئەستۆی خۆی بۆ ئەوەی بتوانین منداڵەکانمان فێرە ئەو هۆشیاریە بکەین. بەڵام بە ئەکیدی ئەوەش دووبارە دیراسەتی دەوێتەوە، چەند وەزارەتێکیش دەبێتن بەشدار بن لەوە، وەزارەتی ئەوقافە، وەزارەتی ڕۆشنبیریە، وەزارەتی پەروەردەیە، وەزارەتی تەندروستیە، دادا ناوخۆی ئەوانەش دەبێ هەمویان بەشدار بوون بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی زانستی سنووردار لە چوارچیوەیەکی جوان بگەینە منداڵەکانمان. ئەم پێشنیارەت کردووە بۆ وەزارەتی پەروەردە؟ هەفتەکەی تر لەلایەن ڕێکخراوێکەوە ئەوەکما هەبوو خولێکی ڕاهێنان کە من وەکو ڕاهێنەر بەشدار بوو، توانیم باز بکەم لەگەڵیان خۆشحاڵانە ئەوان وتیان ڕایان لێبوو کە پێیانم پیشاندا بابەتەکان.
بزانین شتێکی بۆ بکەین بە هەموو لایەکمان هەوڵی بۆ بدەین. دکتۆرە بابەتێکت باس کرد لەسەر پشکنینی پەردەی کچێنێتی لە کچدا گۆڕینی جەندەر لە ناو هەرێمی کوردستان ئێستا داتاکەی چۆنە زۆرە کەمە؟ بەڕاستی کەمە تا ئێستا منەوە بۆ ماوەی 11-12 ساڵە لەوێ دەوام دەکەم ئەو ڕێژە بەرچاوە نییە نیتمانە بەو زۆریەی واتەم خۆی کێشەیەکی هەیە لە هۆرمۆنات و ترانسە دەیەوێت چارەسەری خۆی بکاتن. دکتۆرە بابەتی هەر لەسەر هۆشیاری سێکسی بابەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەنتەرنێت کە ڕۆشتۆتە ناو زۆربەی ماڵەکان ئەمە زام گرفتێکی گەورەی دروست کردووە بۆ چ لایەنی یاسایی بێ چ بۆ ئێوە بێ کا پزیشکی دادوەری بەردەوام ئەمە بابەتانتان ڕوبەڕوو دەکرێتەوە. حاڵەتەکانمان زۆرن بوونەتە دیاردە لەم بابەتانی دەستدرێژی سێکسی کە بابەتی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەریانە بووە؟ ئەو پرسیارە زۆر گرنگە بەڕاستی ئەمە حالەتی هەرزەکار زۆر دێتە لای ئێمە بەڵام ئێمە بەپێی قانونی عێراقی هەرزەکار ئەگەر بە ویستی خۆشی بڕواتن و لەگەڵ یەکێک بێتون ئەوە هەر بە دەستدرێژی سێکسی حیسابەوە لە تاوان حیسابە ئەوە بە تاوان هەژمار دەکرێتن اینجا بەپێی تەمەنەکەی دەگۆڕێتن ئەوانەی لایەنی یاسایی باشتر ئەوە دەزانن بەڵام هەر هەرزەکارێک دێتە لای ئێمە بەڵێ زۆر بووە حالاتمان زۆر بووە کە لێیان دەپرسین سەبەب چییە ئەو کێشەیە دروست کردیان بۆ لەگەڵ ئەوە ڕۆیشتی هەمویان لە وەڵامدا ئەوم لە ئەنتەرنێت ناسی ئەوەم لە فەیسبوک ناسی ئەوە لە تیکتۆک ئەوە بوو لە دوو ئەو درامایەم کردەوە کەواتە کاریگەرێکی زۆر گەوری لەسەر هەرزەکارەکانمان دروست کردووە بەڕاستیش تەماشا دەکەم سۆشیال میدیایەکانمان و درامایەکان بە هیچ شێوەیەک سانسۆریان لەسەر نییە و کۆنتترۆڵەکی تەواوینەوەکەی ئێمەی کردووە لە هەرزەکاران و لە منداڵان نەک بەس هەرزەکاران. زۆرترین و حاڵەتانی کە دووبارە دەبنەوە لەم کەیسانەیە چین و ئەگەر بەڕوونی باسی ئەوە بکەیت دایکان و باوکان چۆن دەتوانن یانی بۆ حکومەی کە بەڕستان هیچ توێژەری دەرونی و کۆمەڵایەتی نین بەڵام بۆ حکومەی و کەیسانەی کە دێنە لاتان دایکان و باوکان چۆن دەتوانن بابەتێکی فیلتەری دروستکەن بۆ منداڵەکانیان چووکە ئێستا ئەنتەرنێت و بابەتەکان بۆ بە ضرورێتەوە تا وەزارەتی پەروەردە خۆی دەڵێ دەبێ بە ئەلکترۆنی ئۆنلاین خوێنکاران دەبێ بخوێنن چی بکەن بۆ ئەوەی کە ئەم بابەتە فیلتەر بکەن زۆربەی دیاردەکان چین دووبارە دەبنەوە. بەڕاستی دەبێ هەر وەکو لە خولی ڕاهێنانیش باسم کرد کۆنتترۆلکردنی سوۆشیال میدیا و کۆنتترۆلکردنی منداڵان بەپێی ئەوەی کە ئەم دەیبینم دەکەوێتە ئەستۆی قوتابخانەکان یەکەم دووەم دەکەوێتە سەر خێزانەکان و لە خێزانیش بە تایبەتی دایک دەبێت ئاگداریت تەواوی لەسەر منداڵەکانی هەبێتن و بە تەواوی تەماشای هەموو ئەو بابەتانە بکە کە منداڵەکەی لەسەر ئەنتەرنێت تەماشای دەکاتن بەڕای منیش کە ئەوە ڕایەکی کەسێتیە بوونی تیکتۆک بۆ منداڵان لە ناو مۆبایل شتێکی زۆر زیادەکان حیساب دەکرێتن بوونی سناب لە ناو مۆبایل بۆ منداڵان لە شتە زیادەکان حیساب دەکرێت کەواتە ئێمە ئەگەر بتان ئەوانە کۆنتترۆلکەین بە تایبەتی دایک بەرپرسی یەکەمە لە منداڵ ئەوە زۆر کێشەی پێ چارەسەر دەکرێتن زۆر کێشە ڕاستە ئێستا خوێندنمان بۆتە ئۆنلاین بەڵام بەڕای من نازانم چلایەنێک بەرپرسە دەتوانێت کۆنتترۆلی ئەوە بکاتن کە تەنها خوێندن بکرێتەوە لە ناو ئەوەی مەکتەبەکان واتە نەتوانم بچنە شوێنی تر سەردانی بکەن یعنی ناو یوتیوبە ناو جێی تر بتوانم بیکەنەوە. حاڵەتی ئەو حاڵەتانەی کە زیاتر لە سەرەتاوە بە چی دەست پێ دەکەن ئەوەی کە زیاتر دێنە لای ئێوە ینی بابە سەرەتای بابەتەکە چیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە دەست پێ دەکرێت و دواتر دەبێتە دەستێژی سێکسی هەزەکەم ئەگەر هەندێک نموزەجت لابێ باسییان کەی دکتۆرە لێرە بۆ هۆشیاری گشتی کە ئاگایان لێبێت ئەم بابەتە سەرەتاکە ئێوەیە دوای بەوە کۆتایی دێت. خۆی لە سەرەتادا بە یەکتر ناسین دەست پێ دەکای هەرزەکاران کە ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە بەڕاستی سۆشیال میدیا نابێت بۆ یەکتر ناسین بەکاربێنرێتن
دووەم شت بە ڕسم گۆڕینەوە کە ئەوە یەکە کە لە کارەساتە گەورەکانی کارەساتی زۆر گەورەی لە دووکەتیتەوە یان گەیشتی تەحەدی ئەوەی لەوانەیە ینی تەواو کچەکە حیاتی تەدمیر بووە بە سەبەبی ئەوەی کە ڕسمەکی ناردیە یان تەعاروفەکی کردیە لەگەر یەکەکی کە نایناسی بەڕاستی ئەوانە کارەساتی گەوریان لێ دەکەوێتەوە یان لێرەدا حەز دەکەم ئەوە بزانن کچەکانمان لە سوۆشیال میدیا بە هیچ شێوەیە گوێنە نەنێرن بۆ کەس و بە هیچ شێوەیەکیش باوەڕ سوۆشیال میدیا بۆ یەکتر ناسین بەکارمێنن بەڕاستی سوۆشیال میدیا نەکراوە بۆ یەکتر ناسین نەکراوە بۆ شتی واکە کارەساتی خێزانی لە دوو بکەوێتەوە کارەساتی وای لە دوو بکەوێتەوە کە کاریگەرێکی وای لەسەر ئەو کچە بمینێ بە خۆمان دەزان ئێمە کۆمەلگایەکی چۆنین بۆیە دەڵێم کچ چونکە هەموو شت لەسەر کچ هەژمار دەکرێت زیاتر لە کوڕەکە چەندە کوڕەکەش زۆر خەتابارە و زۆرەوەی بەڵام کچەکە زیاتر تێدەکەوێ بە پێی ئەوەی کە ئەمن دەیبینم لە پزیشکی دادوەری ئەو کێشانە دەگەنە ئەو لوتکەیە کە بەڕاستی چارەسەرەکانیان دەبتە ئەستەم چارەسەرەکانیان زۆر قورس دەبێتن. دکتۆرە بابەتی توندوتیژی خێزانی کاتێک کە توندوتیژی ئەنجام دەدرێت خودت پشکنینی پەردەی کچێنێتی ئەمە لە پسپۆری ئێوەیە یا بۆ نمونە پزیشکێکی دیکە دەتوانێت ئەم پشکنینە بکات و راپۆرتی خۆی هەبێت. ئەو پرسیارش زۆر گرنگە پشکنینی پەردەی کچێنی بە هەموو جۆرەکانی دەگەڕێتەوە تەنها تایبەتە بە پسپۆری پزیشکی دادوەری ئەوە بە پێی یاسای عێراقی و قانونی عێراقی باسکراوە کە پزیشکی دادوەر بەرپرسە لە پشکنینی ئەو حالەتانەی کە تایبەتن بە خوڕەوشت پەردەی کچێنیە دەست درێژی سێکسیە ئەوانە دەکەوێتەوە دەست پزیشکی دادوەری چونکە لێژ نەلای ئێمە پێکدێ ئێمە راپۆرت دەدەین ئێمە دەچینە پێش دادوەر ئێمە پزیشکی دادوەرین کە دەتوانین بەرپرس بین لە قسەکانی خۆمان بەڵام هەر پزیشکێکی تر کە ئەوە بکە هەر قسەیەکیش بکە لەسەر ئەو بابەتە بەرپرس نابێ لێ و واتە ناتوانێت بچێتەوە پێش دادوەر بڵێ من وام گوتووە ناتوانێت ئەو قسەیە بکە بەڵام ئێمە بەرپرس دەبین لە قسەی خۆمان ئێمە ئەو راپۆرتی کە دەدەینە دەست ئەو کەسە پاڵپشتە بۆ ئەو کەسە بۆیە داوا دەکەم هەر کەسێک کە دەچێتە فریاکەوتنە دەچێتە کلینیکی دکتۆرەکانە ئەوە ئەو کەسانە ئەگەر تایبەت بوو بە پشکنینی پەردەی کچێنی بینێرنە پەیمانگەی پزیشکی دادوەری چ لە سلێمانیە چ لە دهۆکە چ لە هەولێرە ئێمە پزیشکی دادوەرمان هەیە کە تایبەتە بە پشکنینی پەردەی کچێنی. دکتۆرە گرفتی کارەکانتان بە شێوەیەکی گشتی چییە ئامێر و بابەتی پێشکەوتوی پێویستان لە بەردەسە بۆی بتوانن هەموو پشکنینێک ئەنجام بدەن و هاوکار بن لە دەرخستنی تاوانەکان؟ تا ئێستا ئەمە کارمان لە پزیشکی دادوەری ڕانەوەستاوە بەڕاستی لەبەر ئەوەی پسپۆرمان زۆرە لەو بوارە زۆر جاران ئێمەی وەکو پزیشک کە کاری توێکاری دەکەین تەنانەت ئێمە هەموو لەوانەیە بەتەواوەتی ئاعتیماد دەکەینە سەرچاوی خۆمان کە ئەو شتانی دەبین و زۆر شتیشمان بۆ کەش ئاشکرا دەبی و ئامێریشمان زۆرە بەڵام لە هەموو لایەنێک ئێمە دەزانین کەم و کورتی کەم هەر هەیە لەوانەیە ئەو کەم و کورتیانە چارەسەر بکرێ بەرەو باشتر و بەرەو پێشچوونی زیاتریش بڕواتن بەڵام بە هیچ شێوەیە کاری ئەو خەڵکە نەڕاوەستاوە و نە کارەکانیش تەگەرەی کەوتۆتە ناوە و گرفتی لە پێش بووە تەنانەت بۆ ئێمەی پزیشک ئەرکەکانمان قورسە ئەرکەکانمان لە قورسیانە لەوانەیە بگاتە ئەو ئاستەی کە زۆر جار بڕیارێک بە سێ پزیشک پێمان نەدرێ بڕیارێک لەوانەیە بیکەینە 4 پزیشک و 5 پزیشک لەبەرەوەی زۆر جاران چارەنووسی کەسێک دەکەوێتە سەر ئەو بڕیاری ئێمایان چارەنووسی ئەو کەسێک کەم ڕاوەستاوە تاوان کردووە لە سجنە لەسەر ئێمە ڕاوەستاوە کەواتە بارقورسی و گرفتەکان دەکەوێتە ئەستۆی ئێمەی پزیشک بەڵام ئەگەر بڵێ کەم و کورتی کەم ئەوە لە هەموو شوێنێک هەر هەیە یعنی هیوادارم چارەسەر بکرێتن هەرچەندە زۆریش نییە و کارماڕانە وەستاوە لەسەری گرفتی کۆمەڵاتیتان بۆ دروست نابێ وەکو خۆت وتت ینی زۆرجار چارەنووسی کەسێک لە بەردەستی ئێوەدایەکە و بڕیارانە دەدەن گرفتان بۆ دروست نابێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە خەڵکێک بن ڕازی نەبن بۆ بڕیارانە ئێوە؟ زۆر جار تووشی کێشەی گەورە بووینەوە لە پزیشکی دادوەری بەڕاستی هەموو پزیشکەکانمان ماندووینە توێ کارەکان ماندوون کێشەی کۆمەڵایەتی بەڵێ گەورەمان توش بووە جاری وا هەبووە جیابوونەوەی خێزان ڕوویداوە ئەوەش
سەبەبەکەی ئێمە نینە، سەبەبەکەی ئێمە بڕیارێکی زانستی دەدەین، ئێمە بڕیارێک دەدەین کە بە چاوی خۆمان بە زانست و بە لیژنە پێکمان هێناوە، بەڵام سەبەب و کارەکەی دەگەڕێتەوە سەر کۆمەڵگا و نەبوونی زانیاری کە خێزان زیاب بێتەوە لەسەر پەردەی کچێنی، بەڕاستی ئەوە کارەساتەوە نەبوونی زانیاری و هۆشیاریە لە ناو کۆمەڵگا. جاری وا هەیە ئێمە بڕیارمانداو کە زۆری پەردەی کچێنیەکە مەتاتیە، لاستیکیە کە ئەوە خواوای دروست کردووە، پیاوەکە لی جیابوتەوە و خێزانەکە تێکچووە، ئەوە گرفتەکە ئێمە نینە، گرفتەکە ئەو کەسەیە کە خۆی زانیاری نییە لەسەر ئەو شتە. کەواتە کێشەی کۆمەڵاتی بە ئەکیدی زۆر دروست دەبێت چکە ئێمە کۆمەلگایەکی داخراوی. دکتۆرە وەک ئەرکێکی ڕاگەاندن لە کۆتا پرسیارمدا پرسیاری خەڵک بگەێنین، ئەوەی کە خەڵک لە مێشکایەتی بیگەێنین، ئەم پرسیارە ئەکەم دەتوانی وەڵام بیتەوە یاخود نەخێر، چونکە لەوانە پەیوەندی بە ڕێکاری لێکۆڵین و ئەنجامدانی تاوان هەبێت. ئێوە دەتوانن لە جۆری کوشتن و جێپەنجە و ئەم بابەتانە لە وردەکاری کوشتن لە هەرێمی کوردستان پزیشکی دادەریمان هێندە پێشکەوتووە لە بابەتی لێکۆڵینەکان بخرێتە ڕوو. وەکو گوتم ئەتوانی جوابم بیتەوە، توانی جوابم نەیتەوە، چونکە ئەمە پرسیارێکە خەڵک حەزەکا بیزانێ، بەڵام پێدەچێت لە لایەنە یاساییەکەی و ئەگەر تۆ بڵێ بەڵێ یاخود نەخێر هەندێک گرفت دروست بێ، هەندێک کەس کە تاوانێکەکەن لەوانەیە هەندێک شت هەیە بیسڕنەوە، بەڵام واجبێکی من بووکە و پرسیارە بکەم چونکە پرسیاری خەڵکە. بەڕاستی تاوان ئاشکرابوون ئەوە ئەرکی بەڵگەی تاوانە. ئێمە وەکو پزیشک لایەنە زانستیەکەی بە دەردەخەین تەنها و تەنها. بۆ نمونە ئەگەر گولەبەیەکێک کەوت بێ تەنها مەسافەکەی دیار دەکەین و جۆرەکەی دیار دەکەین. ڕاستە ئێمە دەزانین کە ئەو گولەیە بەخۆی لە خۆی داوایانەوە، بەڵام ئەوە ئەرکی ئێمە نییە بینوسین، چونکە ئەو کاتە ئەمە لەوێ نەبووینە. ئێمە بەڵگەیەکی واتە دلیلێکی فەنی قاتع دەدەین کە ئیدی بەڵگەی تاوان لە سەرەتی کە لێکۆڵینەوەی زیاتر لە تاوانەکە بکاتن. ئێمە تەنها لایەنی پزیشکی و زانستیەکەی ڕوون دەکەینەوە بۆ دادوەر. دادوەریش لە 100% پشت بە بەڵگەی پزیشکی دادوەری دەبەستێتن. دکتۆرە دیلمان ئازاد پسپۆری پزیشکی دادوەری و مامۆستا لە کۆلێژی پزیشکی، سپاس دەکەین، سپاس بۆ زانیاریەکانت کە بۆم تەوەرەی بەرنامەکە لەگەڵمان نبووی. لا بڕکێکی دیکە بەرنامەکەماندا دەچینە لای پایانێرانمان بۆ وەرگرتنی دواترین زانیاری. ڕاستەوخۆ دەچینە لای شاهۆ، هاوکارمان شاهۆ لە کەلارەوە. شاهۆ ڕۆژ باش، دواترین زانیاریەکانی ڕۆژ لە کەلار و گەرمیان چین؟ باینتان باش، دیارە منەمەوێت لە تازترین و ئەو پرسە گەرمەیەکە لە ئێستا لە گەرمیانەیە لە بواری پەروەردەیە باس لەوە بکەم کە ئەمڕۆ دووەمین ڕۆژی دەستپێکردنی دەوامی خوێندکارانی پۆلی 12 دوای ئەوەی مامۆسایان بۆ ماوەی مانگێک مانگرتنیان ڕاگەیاندە بۆی دواکەوتنی موچەکانیان و لێبڕینی موچەکانیان. لە دوێنێ شەمەوە مامۆسایان گەڕانەوە بۆ نێو هۆڵەکانی خوێندن. تەنها پۆلی 12 داوامکردنی پۆلی 12 دەستی پێکردووە و ئەمڕۆ لە 37 ئامادەی سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی گشتی گەرمیان خوێندکاران ئامادەیان هەیە لە نێو هۆڵەکانی خوێندنە. جگەل لەوە ئەم ئامادەبوونی خوێندکاران لەلایەن پەروەردەی و کۆمەڵی ڕێنمایی تایبەت دراوە بە خوێندگاکان بۆ ئەوەی لەگەڵ دەستپێکردنی دەوامە بۆ ڕێنمایەکانی خۆپارێزی بۆ لە کۆرۆنا جێبەجێ بکەن کە بخۆی لە بەستنی کەمامە و هەر پۆلێک لە کەمتر لە 15 خوێندکاری تیابێ، چونکە ئێستا تەنها پۆلی 12 دەوام دەکەن، فرێ ئەوە دەکەون کە هەر پۆلێکی قەرەباڵغ بکەن بە چەند پۆلێکەوە. بۆیە لە ئەمڕۆ کە یەکشەمەیە دووەم ڕۆژی دەوامی خوێندکارانی پۆلی 12 هەر سەبارەت بە کۆرۆنا لە ئێستادا لە سنووری ئیدارەی گەرمیانە لە نەخۆشخانەی قەڵای تایبەت بە کۆرۆنا 32 توشبوو هەیە کە هیچ کەسێکیان لەو 32 کەسە منداڵ نین، تەنها لە بڵێن گەنج و بە تەمەنی تایە و ڕەوشی باری تەندروستیان هەمویان ژێگیرە. لە ئێستادا لە سنووری ئیدارەی گەرمیان بەپێ ئەو ئامارانەی کە لای ئێمەیە نزیکەی 4000 کەس تا ئێستا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و لەو ژمارەیە 123 کەس گیانیان لەدەستداوە. ئەمە تایبەت بە کۆرۆنا. ئەوە لەگەڵ ئەوەشدا ئیدارەی گەرمیان و ژووری ئۆپراسیۆن لە چەند ڕۆژی ڕابردووە ژمارەیەک بڕیاری دەرکرد بۆ سەبارەت بە خۆپارێزی کە
داوای لە ڕێکخراوەکان مامۆسایانی ئاینی کردبوو کە بەشداری بکەن لە هەڵمەتی پێدانی ڕێنماییەوە و شیاری تەندروستی با وڵاتیان کە بەردەوام لە خۆپارێزی لەگەڵەوەژە چەند بڕیارێکی دەرکردبوون لەوەی کە ئەو شوێنانی کە دەبنە هۆی قەرەباڵەخی ئیتر لەمەوە دووار ڕێگەیان پێ نەدرێت کە قەرەباڵەخی زۆی دا بکرێت و پرسە و بۆ ئەو شوێنە بۆنە کۆمەڵایەتی و چالاکیانەی کە دەبنە هۆی کۆبوونەوەی هاوڵاتیان ڕێگەیان پێ نادرێت لەمەوە دووە ئەمە تایبەت بە کۆرۆنا. لەگەڵ ئەوەشدا ئەمەوێ دوایین شت ئەمەوێت دەربارەی زانکۆی گەرمیان کە لەگەڵ کۆمپانیای هواوی چینیا ڕێکەوتنامەیەکی گەوری واژۆ کردەوە بۆ دامەزراندنی ئەکادیمیەکی تەکنۆلۆژیای زانیاری کۆمونیکیشن نێودەوڵەتی لە زانکۆی گەرمیان کە ئەو کۆمپانیا چینیە هەموو پێداویستیەکانی لە پێداویستە لۆجستیەکان و کتێبی تایبەت بۆ ئەکادیمیە دابین دەکات. ئەوە بڕیارە ئەم ئەکادیمیە لە چەند ڕۆژی ببورن لە چەند مانگی داهاتووە تەواو دەست بەکار بێت و خوێندکارانی زانکۆی گەرمیان دەتوانن بە 100 خوێندکار بەشداری بکەن لەو ئەکادمیەیە کە لە نێو زانکۆی گەرمیان دەکرێتەوە بۆ یەکەمین جارە کە ئەکادمیەیەکی هاوشێوە و لە ڕووی زانستیەوە خزمەتی گەورە بە زانکۆی گەرمیان دەکات. سپاس بۆ هاوکارمان شاهۆ کا بە شوەیەکی ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمانە بوویت. دەچینە کۆتاتەوەری بەرنامەکەمان. لە کۆتاتەوەری بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر ڕۆڵی ڕاگەاندن لە ئاراستەکردنی بیری گەنجان. ئێستا لەشکرێک لە وێبسایت و بابەتی دیجیتاڵی و پۆرتاڵ دروست بووە لە ناو هەرێمی کوردستان کە هیچ ئیتیکێکی ڕۆژنامەنووسی ناپارێزن، هیچ یاسایەک ناپارێزن، کەناڵی ناوخۆیی بە هەمان شێوە. گرفتە گەورەکە لەوایە هەندێک کەناڵی ئاسمانیش دروست بوون. ئەم کەڵانانە بە بودجەیەکی گەورە بە پارەیەکی گەورە کۆمەلگا بەرەوە ڕاستەیەکی دیکە دەبن. با بابەتەکان دەخەنە ڕوو. کارێمی کوردستان زۆر پێشکەوتووە تەنها بە هەندێک بابەتی مۆدێل و هەندێک بابەتی پێشکەوتنی جیهانی و ئەمانە دەخەنە ڕوو. کەسانێکی بێ ئاستی هۆشیاری بەبێ ئەوەی کە ڕۆشنبیرێکی ئەوتۆیان هەبێت، بەبێ ئەوەی کە بابەتێکیان پێبێت کە خەڵک زانیارێکیان لێ وەرگێ دایانهێنە سەر شاشەکان و دایانکەن بە ئەستێرەی گەورە. گرفتێکی گەورەیان لە بابەتی کۆمەڵایەتی و نەریتە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان و لە باشووری کوردستاندا دروست کردووە بەبێ ئەوەی چاودێریێکی ئەوتۆ بکرێن. لە هەمان کاتاو کەناڵانەی ڕاگەیاندن و ئەو وێبسایتانە دەڵێن ئەی ئەرکی ئێمەشە لەم کاتەی کە خەڵک لە قەیرانێکی گەورەی دارایی و لە قەیرانی گەورەی تەندروستی و سیاسی ئەم بابەتانەیە ئەوە مامەجێ هێشتووە بۆ کەناڵە سیاسیەکان و بابەتانە باسکەن و گوان جددیتر بن لەسەر بابەتەکان. ئێمە کاتێکی خۆش دەبەخشین بە هاوڵاتیان. ناکرێت ئێمەش ببین بە سەر چاوەیە کە قەلەقی و کە ترس لە ناو خەڵکدا دیسان دووبارە بکەینەوە. لە نێوانم هەردوو بابەتەدا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەتەکێتی ڕۆڵی ڕاگەیاندن و ئیتیکی کاری ڕۆژنامەنووسی دەبێت چۆن بێت، ئایا دەتوانێت و بابەتە تەرفیهیانش بکەێنین و لە هەمان کاتدا خەڵکێکی بێناوەڕۆک نەکەین بە ئەستێرە، خە بابەتێکی کاری ڕاگەیاندن بە باشی بگەێنین. میوانداری بەڕێز بە سۆز تۆفیقمان کردووە کە ماستەری هەیە لە کاریگەری ڕاگەاندن. بە سۆزخان ڕۆژ باش. زۆر سپاس. چۆن کاگڕێبینگەر باشی سپاسانەکەم. ڕاگەاندن ڕۆڵی خۆی بینیوە ئێستا لە ناو باسی دۆخی هەرێمی کوردستان دەکەم، چ لە ڕاگەاندی بینرا و بێ بیسترا و بێت یا کەناڵی ناوخۆی بێ کەناڵە ئاسمانیەکان بێت کە بێگومان تەلەڤیزیۆن کاریگەریەکی بابەتی هەیە. ڕۆڵی خۆنیان بینیوە لە خستنە ڕووی بابەتەکانی گەنجان. ئێمە زیاتر قسە لەسەر گەنجان دەکەین، یعنی ئەو ڕۆڵەی کە پێویستە کەناڵێکی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسەکەی بێت. بڵێ زۆر سپاس. خۆشحاڵم دوایی 10 ساڵ جارێکی تر من هاتووم بۆ گەلی کوردستان. پێش 10 ساڵ من کارمەندی ڕاگەیاندن بووم لێرە. سڵاو ڕێزمێ بۆ هەمان. خۆشحاڵم کە باسی ئەم بابەتانە ئەکرێت. ئێستا فۆکسێکی زۆر خرێتە سەر میدیا و ڕاگەاندن و سۆشیال میدیا. وەکو جەنابەت وتت ئەمانە کاریگەریان هەیە، کاریگەری لەسەر گەنجان. هەموو شتێک کاریگەری هەیە، بەڵام تۆ ئەبێ بزانی ئایا کاریگەری باشی هەیە، کاریگەری خراپی هەیە، لایەنە ئیجابی و سلبیەکانی لێکجیا بکرێتەوە. ئێستا هەمووان هاوڕان لەسەرەوەی کە فەوزایەک و بێخاوەنیەک هەیە لە نێوان دەستگاکانی ڕاگەاندندا و بە تایبەتتر لە ناو سۆشیال میدیا کە ئەڵێن سۆشیال میدیا مەبەسمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە. پێم وابێ فەوزاییەکە و ژاوەژاوەکە و
ئەوانی کە باسەکرێ وەکو تۆ ئاماژت پێدا کەسانی هیچ ئەکرێ بە ئەستێرە و ئەکرن بە براند لە ناو سۆشیال میدیایە. هەرچەندە هەندێک کەناڵمان هەیە ئەوانیش گرنگیان پێیان وەکو تۆتێ ڕەنگە ئەم کەناڵە بڵێ من کەناڵێکی ئینتەرتەینمنتە، من کەناڵێکی فامیلیم، بەڵام ناکرێ بەم شێوازە تۆ بەرنامە پەخشکوی، بەم شێوازە تۆ میوان بێنی، بەم شێوازە تۆ بێژەر بێنی. بەڕاستی من سەیری هەندێک پرۆگرامەکەم یعنی ئەسڵەن ئوسلوب و ئەتەکێتی پێشکەشکارەکەم زۆر پێخەڵەتە. یعنی ئەمانە بێگومان هەمووی کاریگەری هەیە لە سەرگەنج لە بەرنمەیەکە بینیم پێشکەشکارەکە ڕاستە ئەمە ئاکتەکە تەمسیلەکە ئەچێتە مۆڵێکەوە دوکانێکی جل ئەلەساز ئەمە جلێکی دزیوە چۆن بزانێت کە ساحەبەکەی پێی ئەزانێ. یعنی ناکرێ بێژەرە پێشکەشکارێ با ئەمە ئاکتیش بێ، ئەمە تەمسیل بێ، ئەمە کاریگەری هەیە لەسەر کۆمەلگا. تۆ بۆچی سەیری تەلەڤیزیۆنەکەی، تۆ بۆچی ڕۆژنامە ئەخوێنیتەوە، بۆی شتێکی لێوە فێربی، بۆی شتێک یا زانیاری هوشیاری بێ. خۆی ئیشی ڕاگەاندن چییە؟ گاندنی زانیاریە بە خەڵک، هۆشیارکردنەوەی گەنج و کۆمەلگا و هەموو چینەکانی ترە. ئەمە کراوە بەڕێی من نەخێر نەکراوە، ئەگەر کرابێتیش زۆر بەکەمی کراوە، ئەگەر کرابێتیش بەڕاستی خەڵکی ئێمە و گەنجی ئێمە یعنی هەروایە زۆرتر لە نەخراپەکانی وەرئەگرن. ڕەنگە تۆ بەرنمەیەکە، مستەسەلێکە، پرۆگرامێکە، وەکوتم هەموو شتێک لایانی باش و خراپیە، بەڵام خەڵکەکە ئێمە یەکسەر لایەنە خراپەکەی وەرئەگرێ، دوای لایەنە چاکەکە. ئەگەر بەرنمەکەت 100% بە حسابی تۆ کە ئەکرێ ئەمە باشە، ئەگەر لە 120 خراپێ خەڵکە چێ لە 120ەکەی وەرئەگرێ. ئیتر کۆمەلگەی ئێمەش گەنجان بە ڕێگە ڕاستەکە ئێستا ئاراستەکراون یا پێچەوانەکەی؟ نەخێر بە پێچەوانەوە. کاگڕێبی نەگەر سەیری سۆشیال میدیا بکەی بابەتێکت هەیە نەشرت کردووە، ئەگەر بابەتەکە تۆ شخصی خۆشت بێ لە ئەکاونتی خۆت بێ، سەیرەکەی زۆربەی کۆمنتەکان گەنجە. ئەگەر سەیری ئەو بابەتانە بکەی کە بۆ نمونە پیجی تەلەڤیزۆنەکان ئەکاونتەکان بڵاوکاتەوە، لە 100 کۆمنتا تەسەورەکەم 90 جنێو بێ، جنێودانە، قسەی ناشیرینە. ئەم لە 100 ئەگەر وەری بگری دڵنیا بە لە 185 گەنجە. یعنی سەیەکەی گەنج بە ئاراستەیەکی خراپ و قسەی ناشیرین. ئەم گرفتەکە لە مەسلەی پەروەردەکردنە یان لە ئاراستەکردنی بابەتی ڕاگەیاندنەکان؟ خۆی پەروەردەکردن کاریگەری هەیە، تۆ چۆن ئەم کۆمەلگای و ئەم گەنجە و ئەم مناڵە پەروەردە ئەەکەی. ئەبێ ڕاگەاندن خەڵک وەشیارکاتەوە، بێ ڕاگەاندن هەرچەندە بەڕێی من ڕاگەاندن دەورێکی کەوتوینە، چونکە خۆت ئەزانی ئێستا خەڵک یعنی جەنجاڵی و مێشکی یعنی زۆر بەشتی ترەوە مەشغوڵە، هیلاکە. بۆ نمونە ئێمە باسی گەنجەکەین، کاکە گەنج ئیشی نییە، کاری نییە، پارەی نییە، سیارەی نییە، شوێنێکی نییە بۆی بچێت. لەبەرەوە کابرا مێشکی پڕە بێتاقەتە، یعنی با گەنج بێ. گەنجە توانین بڵێ لە 15 ساڵەوە هەتا تقریبان 35 ساڵ. کاکە ئەزانی چەند گەنجمان ئەوە هەر ئەو بیانوەیە کە ئەو کەناڵانە ئێستا بەکاری هێنن، بەڵام دروستە شێوازە دروستەکان گرتووە بۆ حکومی کە بەرەستان باسرتان لە دەروی وڵاتی شوێناوە. ڕاگەیاندنەکانی دەرەوەی وڵات بابەتی تەرفیهی تەگەێنن، با بەسەراحەت بڵێن بە مەهزەلەی ئێستەیە کە ئەمەکە ڕاگەیاندنەکانی ئێمەی گەێنن. لە دەرەوەش ئەگەر سەیریش بکەیت و بە پێ و توێژینەوە منش کردومە، ئەگەر بابەتێکی تەرفیهیش نەشر دەکرێ لەگەڵ تەرفیهەکەدا هێشتا هۆشیاری لەگەڵە، ڕۆشنبیری لەگەڵا، ئەتیکی ڕۆژنامەنووسیتیایە یاسانە بەزاندنی تێدا. یعنی لێرە ئەبینی بەرنمەیەکی ئەنتەرتەینمنتت هەیە، پرسیارێک ئەەکەیتەوە بۆ خۆشی پرسیارەکە، یعنی پرسیارێکی زۆر بێتامە، پرسیارێکی زۆر بێ ئەهەمیەتە، بەڵام لە دەرەوە پرسیارێکەکات پرسیارێکی خۆشە، لەگەڵەوەیشا معلوماتی هەیە، لەگەڵەوەیشا تۆ ڕۆشنبیرەکاتەوە کە ئەم پرسیارە لە تۆ کا بۆت ڕاستەکاتەوە، یا کە تۆ لە ماڵەوە گوێ لەم پرسیاراگری معلوماتێکت بۆ یعنی بۆ خۆت زیاد ئەەکەی معلومات. بەڵام لێرە لە بابەتە تەرفیهی و ئەنتەرتەینمنت و فامیلەکانیشە یعنی شتی زۆر تافیه و شتی زۆر خراپ کە تەسیریان هەیە بۆ سەر کۆمەلگا نەشرەکرێ. ئەوەی ڕۆژنامەنووسیە پارێزن ئەو کەناڵانە بەڕێگەاندکارەکان خۆیان ڕۆژنامەنووسەکان ئەزانجی کاگڕێبین تۆ گەر هەچ کەسێک بێ، ئەگەر مارکێتێکت ئەبێ، ئەگەر دوکانێکت ئەبێ، ئەگەر کافێکت ئەبێ، پێویستە هەندێک شت هەیە تۆ ڕەچاوی بکەی. بۆ نمونە کافتریا کتێبێ پاک و تەمیزبی، ئەبێ مەرجە تەندروستیەکانت هەبێ، ئەبێ ئەم کەسێک کە لەم کافی ئیشەکە چۆن مشتەرەکان بەڕێکە، هەندێک شتت هەیە ئەبێ تۆ یعنی پێڕێ بکەی.
ڕاگەاندنیش وەکو هەموو پیشەیەکی تر وەکو هەموو ئیشێکی تر چەند شەرت و مەرجێکی هەیە چەند لاینێکی تۆ بێ لەسەر ئەمە بڕۆی نابێت تۆ لەمە لای چۆن ئەڵێ تۆ ئەمە ڕێگەیەکی قیرتاوە لامە ها لای خۆمان بە عشارێکی ئەڵێن لایاوەتە سەرخۆڵ کاکە ئەمە ڕێگەی ڕاستی تۆیە بەڵام هەستەکەم هیچ چاودێریەکیش نییە هیچ ڕێخستنێک نییە بەپی ئەو توێژینەوەی کە من کردومە و چەند ماستەرێکی دەرەوەم بەکارهێناوە لە زۆربەی وڵاتان کۆمیتیەک هەیە کۆمەڵەیەک هەیە کە ئەمانە کۆ ئەبنەوانی بۆ ڕێخستنی بەرنامەکانی تەلەڤیزۆن کە ئەمانە کۆنتاکتیان هەیە بەڕێوبەری ئیدارەی چەند کەناڵێک دائەنیشێ نەک ئەم کەناڵە شتێگەکە ئەڵێ ئەمە باشە کەناڵێکی تر ئەیکە ئەڵێ ئەمە خراپە وەکو زانی لەم سەردەمی کۆرۆنا هەمووی یعنی ئیش ئەکا بۆ خۆ پاراستن بۆ خۆ پارێزی ستێکی هەندێک کەناڵی تر هەیە پێچەوانی ئەمڕەیە ئەڵێ ئەمە ڕاست نییە ئەمە دروست کراوە ئەمە بە سیاسی کراوە نابێ ینی بەڕاستی خەڵکەکەش سەری لێ تێک چووە نازانی دوای ئەرکەکانی وەزارەتی ڕۆشنبیری ناوەندەکانی چاودێریکردنی کەناڵەکانی ڕاگەاندن ئێوە خۆتان ماستەرتان لەو بوارە هەیە ئەم فاتحەی وەزارەتی ڕۆشنبیریتان نەکردووە پێیان بڵێن کاکە ئەمای لە کوردستانایە ئەوە ڕێکاری ڕاگەاندن نییە ئەمە کارێکی پیشەی و پرۆفیشناڵ نییە بە ناوی هەندێک بابەتەوە خەڵکیان بە دیوێکی گە ئاراستە کردووە بڵێ کاکە ڕێبین خۆی پێویستە نەک وەزارتی ڕۆشنبیری پێویستە وەزارتی خوێندنی باڵا بێ وەزارتی تەندروستی بێ بەڕێ منە بێمانە هەموو کۆنتاکتیان هەبێت لە گەڵ یەکتریدا نەک من کە ماستەرم هەیە لەو مەجالە ڕەنگە منەوەم نەکردبێت چونکی خەڵکانی زۆر لە پێش من و شارەزاتر و پرۆفیسۆر و دکتۆر و چەندین کاری باش لە هەموو وەزارەکان بەس ڕاگەاندنەوە نەکەین یعنی خەڵکەیە فکری زۆر باشێ تەرحی کردەوە بۆ پەرلەمان چاودێریکردنی ئەم کەناڵانەیە بڵێ ئەخر ئەوان ڕەنگە چۆن ئەڵێ گوێ لە خەڵکانی پسپۆر نەگرن ڕەنگە کۆمەڵێک مامۆستایی زانکۆی و پرۆفیسۆر بێن لە بەشی ڕاگەاندنا بە وەزارتی ڕۆشنبیری یعنی نووسراوێک بن تەڵەبێک بن ڕەنگە بە قسەی ئەمانە نەکرێ ڕەنگە گوێ بەمانە نەدرێ خۆ دەزانی ئێستا وەزارەتەکە وای لێ هاتوو بەس مۆڵەتێکەیە بە کردنەوەی کەناڵێک و ئیتر لێپرسینەوەی لەگەڵ ناکە یا کە مۆڵەتی ئەیاتی پێی ئەڵێ بە پێی ئەم مەرجانە تۆ ئەبێ کار بکەیت بەڵام کە کار ناکە هیچ سزایەکی نییە هیچ خەرامەیەکی نییە هیچ بەدواداچوونێکی بۆ ئەمە نییە هەرەونێ کە مۆڵەتەکە یاوەتی و ئیتر بەدواداچوونی نەکرد پێویستە ئێمە ئەو زوڵمە نەکەین بە سوسخەمن ئێستا ئەوەی کە بەڕێوبەری ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوەی لە ناو سلێمانی دەڵێت خۆی ڕۆژێک وتی پێموتی ئەسڵەن فەرمانبەرمان زۆرەوەتی ئێتون باشە بۆ چاودێریکی ئەم کەناڵانە ناکەن وتی بەڵێ چاودێریشانەکەین هەرتیمی کۆنتترۆل و چاودێریکردنم داناوە وتی بەڵام بارکی خۆیان هەستاون ئەم تیمە ئەخر تۆ کە شتێگەکەی ئەبێ دیارە کە سەز بۆواکات کە سەز بۆ تۆ لەم سەر نەکردەوە بابەتەکە ئەم کارە کرابێ من خۆم وەکو ڕاگەان کارێ و کۆی کە ماستەر کە ئیشم کردەوە کە بەحسم کردووە نەخێر من خۆم کە ئەندامی سندیکاش وادارمیانی هەنگاوێک بنێن بۆ ئەوەی کە هیچ نەبێت سەردانی ئەو تیمی کۆنتترۆڵە بکەن کە ئەگەر بۆ نمونە ئەگەر بنەمایی قسەکەم لەسەر ئەوەیە بەڵێ لەوانەیە کەسانی پسپۆرت نەبن یان کۆمەڵێک بنەما هەیە نەیزان ئەگەر وەرکشۆپێکیشیان بۆ بکرێتەوە بڵێن بەم شێوەیە بێ ئەوە لەوانەیە بابەتەکە باشتر مەرجنیە تۆ هەر کۆمەڵێ کۆمیتیە کتێبێ کۆمەڵێ مۆزەفتە بێ بێگومان تۆ بێ شارەزایی هەبێ ئەبێ بزانێ کە بەرنمەیەگەکی بە چ فلتەرێکا بڕوە پێویستە چ قسەیەکی لا ببرێ پێویستە چ قسەیەکی بۆ زیاد بکرێ چاودێریکردنەکە چۆن بێ ئەبێ ئەکادیمی بێ ئەبێ ئەکادیمی بێ بەڕای منە بێ و کەسانشی کە و ئیشاناکەنە بێ ئەکادیمی بێ باش بەسوسخان بەس بابەتێکی دیکە هەیە ئێستا ئەگە سەیری بکەیت بۆنە بەرنمەیەکی تۆ جددی پێشکەشەکەی بابەتێکی جددی مەسەلەی هۆشیاری پێشکەشەکەیت ئەمە پسپۆرە سپۆرە گەورەکان ئەڵێن ینی کەسانی پرۆفیسۆرن دێن لە کەناڵەکانی ڕاگەاندن ڤیوەکان کیلۆبایتێک 2 کیلۆبای زۆر ناڕوە کەچی سێرەکەی ئەو بابەتە تەرفیهیانەی کە بابەتی ناوەڕۆکی پوچیان هەیە 100 کیلۆبایت ڤیوەڕوات ئەمە گرفتەکە لەکوایە پێم وا بێ مامۆستا کەریم شەریف بوو وای وەدوتی جاریوا مامۆستایەک دەرسێکی خصوصی دەرسێکی زانکۆڵی تۆ بە $3 بەڵام ڕەنگە گۆرانی بێژێک دانیشتێ بکە بە دەوەرەقە ینی ئەم شتە یعنی هەر بۆ ڤیوەکان کۆمەلگاکە بۆچی وا تێک چووە یعنی ئاسی هۆشیاری خەڵک وایە وەکو وتم خەڵکەکە پڕە خەڵکەکە بێتاقەتە ڕاستە خۆ تۆ هەر بەرنامێکی ژەکرێک کاگڕێبین من لە بەحسەکەمە ئەوم بۆ دەرکەوتووە لە دەرەوە لە کەناڵەکان هەموو کاتەکان دیاری کراوە
لەوێ ئەزانن کام کاتە بۆ مناڵە کام کاتە بۆ گەنجە کام کاتە بۆ کەسانی بەتەمەنە بەڵام لێرە پێم وابێ ئەمەش کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە جاری وای تۆ لە ماڵ و نازانی چ کاتێک کاتی تۆیە یا چ کاتێک بۆ ئەو کەسانەیە کە لە ماڵونیا بۆ دایک و باوکمانە کە تەمەنێکیان هەیە بێپلانیەکە ئەگەر تۆ پلانێکت هەبێ بزانی ئەم بەرنمەی تۆ ئەمە کاتەکەیەتی ڕەنگە ڤیوەرە زۆرتر بێ ڕەنگە متابعەت زۆر بە ڕەنگە کاریگەریشی هەبێ بەڵام تۆ هەندێک جار بەرنمەیەگەکەی سێکی کەس لە ماڵەوە یا خودەوەی کە گەنجە تۆ بەرنامە لەسەر گەنجەکەی گەنج لەم کاتا هیچی کاتی نییە بێت لەبەرەوە ئەبێ وەکو تەلەڤیزیۆنەکان زۆر گرنگە کە ئەو بەرنامەی پەخشەکرێ بۆ چ ئاست و مستەوە تەمەنێکە کاتەکانی لە دەرەوە زۆر گرنگی بە کاتە درێعنی ئەزانی بۆن منە لە ئەڵمانە کاچەیەک سەرزانێ سعات چەند بۆ چەند کاتی مناڵانە یا ئەوانی لە سەر و 60 ساڵەوەن ئەزانست لە 2 سعاتەوە کاتەکان بۆ ئەوانە لەبەرەوە هەر ڤیوەرێکیش ئەزانی کاتی خۆی چۆنە بەڵام ئیتر لێرە ئەم نەبوونی هۆشیاریە و نەبوونی ڕایەکی گشتی بەهێزی گەنج لە ناو هەرێمی کوردستان تا ئێستا نیماندا ناشمان بێت باشە گرفتەکە یەکێکیان ڕاگەیاندنە خۆی ئەبێ ڕاگەیاندن جەنابەت ئەزانی کە دەسەڵاتی چوارەمە ئایا دەسەڵاتی چوارەمی هەبووە ئەبواە دەسەڵاتێکی بێ چۆن ئەزانی دەسەڵاتی جێبەجێکردن و یاسادانان و ئەمانە کە کاری خۆیانەکەن ئەبێ ڕاگەاندنیش ئەو دەسەڵاتی هەبێ ئەو توانای هەبێ ئەو کۆنتترۆڵی هەبێ بەڵام کە ئێستا نیەتی بەڕێی من تواناکە بەرەو ئەو ئاراستە بڕاوە ینی بەرپرسان بە ئەنقەس ئەمایان کردووە کە ئاراستەکە بەرەو ئەوە بێ کە کۆمەلگاکە بەرەو ئەوە بەرن کە ڤیوی ببوورە کەسێکی مۆدل لەگەر ڕێزمە بۆ کارەکەی ئەو بابەتی ترە کەسێکی مۆدل ئەوەندە بێ ڤیوی کەسێکی مامۆسایکی پسپۆری زانکۆ ئەوە نەبێ حەقی بە ڕاگەان نەکۆنی تۆ کە ئێستا بەرنامەکەی ئەتەوێت تۆپی هەموو بەرنمەکان بیت بەڵام ئایا ئەمەی کە منافەستەی تۆ ئەکات ئەمە چۆن بڵێم مێشک و فکر و عقلی خەڵکی ئێمە خوێندەوە کاتم نەماوە چی بکەین بۆ ئەوەی ئەم بابەتانە ڕێبکەین حەزەکەم وەزارەتەکان ئەوانی کە پەیوەندیان هەیە لەگەڵ سندیکاکانە کۆمیتێکیان هەبێ مانگانە بێ 500 ڕۆژ جارە بێ دانیشن بەرنمەیەک دانێن پلانێکیان هەبێ کە هەمویان لەسەرەمە و دشبەیەکی و قسە و شتی ناشیرینی کۆمەلگا هەمویان حەزبیکەنەوە وەختە ڕەنگە بتوانی کۆنتترۆلی مێشک و فکر و عقلی گەنجەکان بکەیت. سپاس بەڕێز بە سۆستۆڤیق ماستەری هێناوە لە کاری ڕاگەاندن سپاس دەکەین سپاس بۆی کە تاو کەسە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن سبەینێ لە ساعت 8:30 پێک دەگەینەوە کاتێکی خۆشخواتان دەکەم.